بەڕێزان لەرکن سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمە دیداری و بەڕێز و خۆشحاڵم بۆی کە بۆ یەکەم جار ئەمڕۆ فرسەتێک دروست دەکەین لەسەر ئاستێکی باڵا و خەڵکانێکی پسپۆر و شارەزاوە بە ئامادەبوونی سەرۆکی ئەو تیمەی کە لە شانەیەر خات و زێتیان دۆزیەوە هەموو ئەو پرسیارانەی کە پرسیاری خەڵکی کوردستانە لەسەر خات و زێت واتە ئەو کە لەسەری کە جارێکی تر هێنرایەوە بەرچاوی کامێراکانی جیهان و ماسمیدیا هەوڵەیەم لە ڕووداوە هەموو ئەو پرسیارانەی کە لەسەر شانەر یا شانەدەر لە لای خەڵکی کوردستان هەیە بۆتان وەربگرم وەڵامەکەی لەسەر ئاستی ناوخۆی بۆتان وەربگرم لەسەر ئاستی سەرۆکی تیمەکە بۆتان وەربگرم بەڵام ڕاستی ئەگەرچی ڕووداوی ئەم کە لەسرە ڕووداوێکی جیهانی زۆر گرنگە جارێکی تر چاوی سەرنجی جیهان و میدیاکانی جیهان و ماسمیدیای جیهان و زاناکانی بواری شوێنەوەرناسی و مێژووی هێنایەوە بۆ سەر کوردستان بەڵام لە هەمان کاتدا من ئەڵێم بەڕاستی لەگەڵ ئەوەی کە زۆر گرنگە بەڵام نابێ بە تەنیا ئەم کە لەسرە مەشغوڵمان بکە بەڵکو بێ لەم کە لەسەرەوە بڕۆینە ناو ئەو پرسیارانەی کە پێویستە کە لە سەرەکانی ئەم وڵاتە لە خۆمانی بکەین هەر هەمومان لە سەرێ ڕا هەتا خوارێ ڕاو هەتاوەکو وەزارەتی خوێندنی باڵا و دا و دەستگا ئەکادیمیەکان ڕاستی ئێرە لانکەی مرۆڤایەتی بووە ئێرە لانکەی شارستانیەتەکان بووە و لە ساڵی 2024 ساڵە لە وڵاتی ئێمەدا بەشی شوێنەوار کراوەتەوە بەڵام کوا ئەو بۆمبانەی کە دکتۆر و پرۆفیسۆرەکان و ناوەندە خوێندنی باڵاکانی ئەم وڵاتە لەسەر گرنگی ئەم ناوچەیە وروژاندیان ڕاستی ڕۆژ نییە سوکاتی بە میلەتی ئێمە نەکرێ بۆ خۆتان نەزان لە مێژووی دووردا ئەوە مەسعودی ئێمە چوێنە بەنەوەی جوولەکە شعر و شانامە و سرودەکانمان ڕۆژێمانکەن بەنەوەی میدیا ڕۆژێمانکەن بە نەوەی کەیخسرە و ڕۆژێمانکەن بە نەوەی زەردەشت بەڵام کووە ئەو ڕیسەرچ و توێژینەوانەی کە لەم وڵاتەدا بەرهەم هاتووە ناڵێن بۆ مێژووی 150,000 ساڵ لەمەوبەر بەڵکو لە مێژوویەکی نزیکیشدا کووە باوانی ئێمە بدۆزنەوە بەڕاستی نەسەبی خۆمان لە ڕێگای ئەکادیمیا و توێژینەوە زانستیەکاندا بەگوێی جیهاندا بدەنەوە ڕاستی ئەمە قسەی من نییە بەڵکو ئەم کە لەسەرا خاتوزێت ئەم پرسیارەی ئاراستەی وڵاتی خۆمان و دا و دەستگا معریفیەکانی ئەم وڵاتە و ئەکادیمیای ئەم وڵاتە کردووەتەوە بەڵام خۆشببختانە ئەمەوە بڵم کە ماوەیە کە توێژەرێک ئەگەرچی ئەم توێژەرە لە بواری مێژوودا ئیش دەکا بەڵام هەندێک کەس بە تایبەتی پرۆفیسۆر دکتۆر ئەمینمەجید پێڵێ مێژوو نووس نییە بەڵکو مێژوو ناسا ئەویش مامۆستا سۆران حەمەڕەشە لە ڕێگەی کتێبێکی ئینگلیزی لەگەڵ کتێبێکی تایبەت و توێژینەوەیکی زانستی لەنگوستیک و لە ڕێگەی زمانەوانی و کنە و پشکنینەوە چۆتە ناو مێژووی باوانی ئێمەوە و ئەڵێتە حەدای هەموو جیهانەکەم کە ئێمە ڕیشەمان ئەچێتەوە سەر سۆمەریەکان ئەویش یەکێک لە میوانەکانمە ڕاستی ئەبوو من ئەم شەو گفتوگۆکەم لەگەڵ مامۆستا سۆران حەمەڕەش بووە بەڵام لەبەر گرنگی دۆزینەوەکەی ئەشکەوتی شانەدەر گفتوگۆکەم هێنایە قەزای سۆران لەگەڵ سەرۆکی پێشووتری بەشی شوێنەواری زانکۆی سەلاحەدین هاوکات ئەندام پەرلەمانی شا هاوکات جەنابی کاکەیفی وەکو بەڕێوەبەری گشتی شوێنەوار هەروە وەکوتم کاک سۆران هەروەها جەنابی دکتۆر لە زانکۆی سۆران ئەویش میوانمە و هەروەها سەرەتای گفتوگۆکەم ئەمێ لەگەڵ پرۆفیسۆر گراین-بارکر دەست پێ بکەم کە ئێستا سەرقاڵی پشکنین و کنەیە لە شانەدەر ئەوە ئێستا تیمەکانم وەڵام خەریکی ئامادەکاری و بەستنی مایک و ئەوانەم بۆیە لەمانەوە دەست پێکەم سەرەتا سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان گرنگترین پرسیارێک کە ئێستا لە بەڕێوەبەری گشتی شوێنەواری کوردستانی بکەم ئەوەیە وەکو لە پێشەکێکە ماوەتی مامۆسا وێڕای بە خێراتنم بۆچی بەردەوام بۆمبەکان لە دەرێ دەتەقێ بۆچی بەردەوام کنە و پشکنین و توێژینەوەکانی دەرێ ئەبن بە باسی ماسمیدیا لە کاتێکە ئێمە 24 ساڵە بەشی شوێنەوارمان هەیە بەڕێوەبەرێتی گشتی شوێنەوارمان هەیە چەندین بنکەی شوێنەواریمان هەیە 6,000 پۆینتی شوێنەوارمان هەیە زۆرینەی دەستی بۆ نەبراوە زۆر سپاس دەستخۆش دەربارەی ئەم بابەتەی تەقانەوەی بۆمبەکان لە درەوە و لێرە ئەگەر ئێمە بەراوردێک لە بەشەکانی شوێنەوار و دەرەوە بکەین ئەوان 224 ساڵە هەن ئەوەی ئێمە 24 ساڵە هەیە بەڕاستی زانستی شوێنەوار زانستێکە کە پەیوەنددارە بە تەواوی زانستەکانی کە
پەیوەندی بە پێویستی بە مختبەراتی زۆر پێشکەوتو هەیە، پێویستی بەزانە و پسپۆری زیادیایە لەسەر زەمبوارەکان کەمە لە کوردستان تازەیە و هەروەها ئیدارەی ئەوان داوایان کرد ئەو زانکۆیە ئێوە داوەتی ئەوانتان کردبوو پێداویستی لۆجستیکتان بۆ دابین کردبوون ئەوان خۆیان هەموو پێداویستە لۆجستیەکان لە بابەتی پێداویستەکانی کنە و پشکنین هەمووی لای خۆیانە و ئێمە کاتێک ئەوان داوایان کرد ئێمە بە خۆشحاڵیەوە دەربارەی ئەو بابەتە نەکەراو تیمە چکە ئێمە ساڵانە 25 تا 35 تیمی شوێنەواری لە هەرێمی کوردستان ئیش دەکەن و ئێمە تا ئێستا لە 150 بنکەی لە 150 پێگەی شوێنەواری کاری کنە و پشکنینمان کردووە هەر پێگەی شوێنەواریش بەرهەم و بەڵگە و مەیزاتی تایبەت بەخۆی هەیە. چەند تیمی ئێمە لەگەڵ ئەم ژمارە لە تیمی جیاوازی بیانی ڕۆژانە کار دەکەن؟ ئەگەر بێت و ئێمە تەماشای ئەم 10-15 ساڵ تقریبان لە ساڵی 2012 ئێمە بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ تیمە بیانیەکان لەگەڵ زانکۆ و پەیمانگە هەرە بەناوبانکانی دنیا کە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن چوینەتە ناو دۆخەکە بە ئەمەلی. ئەوانی ئێمە بەپێی یاسای شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان کە پێشتر بە یاسای شوێنەوار و کەلەپوری عراقی کارمان دەکرد دوای دەرچوونی یاسا و شوێنەواری کەلەپوری کوردستان ئێمە بەو یاسایە کار دەکەین و لەم یاسایەدا کۆمەڵێک بڕگە و بابەت هەن کە تایبەتن بە کاری توێژینەوە و هەروەها هەڵکۆڵینی شوێنەواری. ئەی تو زێت لەگەڵ ئەم تیمە بیانیەدا بوون کە لەسەری خات و زێتیان دۆزیەوە؟ بەڵێ ئێمە بۆ هەرویستم ینی لەگەڵ ئەمە باسی ئەوە بکەم ئێمە مۆڵەتی شوێنەواری بە هیچ تیمێک نادەین تاوەکو نوێنەری شوێنەوارمان هەرکە لە سەرەکە دۆزراوە هەندێک وردە پارچەی کەرەسەی لە لێدانی یەکەم پاچ و بێڵ لەوێ نوێنەری ئێمە و بە چاودێری نوێنەری ئێمە و بە شێوەیەکی پراکتیکی لەگەڵیاندا بوونا و هەر تیمێکیش دەبێت کۆمەڵێک پسپۆری لەگەڵدا بێ اینجا ئێمە مۆڵەتی کاری شوێنەواریان چەند پسپۆری کوردیان لەگەڵ بوو؟ پسپۆری کورد ئێمە ینی پسپۆری ئاوا ورد نیمانە بەڕاستی تاکو ئێستا بەڵام شوێنەوار ناسەکانی ئێمە لە ماوەی ئەو ینی بەم هەموو ساڵی 24 ساڵەکەی کە فەرمووت نەمانتوانیوە پسپۆڕێکی وردی شوێنەوار دروست بکەن لەگەڵ تیمێکی ئەجنەبیدا باسم کرد پسپۆریە شوێنەواریەکان پسپۆری جیاجیان پسپۆری جیاجیان لەوانەیە ئێمە لە هەموو ئاستەکان نەمانتوانی بێت بە شێوێکی پێویست پسپۆر پێ بگەینین و ئەو پسپۆرانی پێشمان گەیاندون بەڕاستی هەموو ئەوانن کە لەگەڵ تیمەکان کاریان کردووە بۆ مەرجانە ئێمە ڕێکەوتنیان لەگەڵەکەین کە دەبێ شوێنەوار ناسەکانی ئێمە ڕابهێنن جا چ لە ناو خۆ بێت چ لە بواری پراکتیکی لە مەیدانی کار و چی لە دەرەوەی وڵاتیش بێ هەفتانە و ڕۆژانە و مانگانە راپۆرتت بۆ دەهات لەسەر ئەم کنە و پشکنینەی ئەشکەوتی شانەدەر؟ بەڵێ ئێمە راپۆرتی سەرەتایی و هەروەها راپۆرتی کۆتایی وەرز و هەر راپۆرتی ساڵانەش هەمویان ئامادە. مامۆستای خۆشەویست هیچ پارچەیەک هیچ کەرەسەیەکی جەنگی هیچ پۆشاکێک هیچ گوڵێک هیچ شتێکی تر دۆزراوەتەوە لەگەڵ کە لە سەرەکەی زێتخانایە هەر ئەوە بووە پێشی ئەو دیارە ینی جێماوەکانی ئەوان لە بەردی سوان و هەروەها ئەو پارچە ئەو پێداویستیە بەردینیانەی کە بەکاریان هێوەنا بۆ ژیان ڕۆژانە و لە بواری ئەوەی باس کرد تۆی گوڵ و ئەوانە ئەمانە هەمویان دۆزراونێت لەکوێنەوانە ئەمانە هەمویان ئێستا وەکو سامپڵ پارێزراون و بەشێکیان و بەشێکیان ئێستا تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت و بە شێوێکی فەرمی لە لای ئێمە ڕەوانەی دەرەوەکراون و لە زمینیاندا ئەم پارچە کە لەسەرەی کە ئەوەی لەگەڵ زێتە نێردراوەتە دەرەوە بۆ لێکۆڵینەوە تەنها خۆڵ و هەروەها کۆمەڵێک سامپڵی خۆڵ و وەروها بەرد نێردراوەتە دەرەوە. بەردەکە ئەوانەیە کە وەکو سەرڕەم بەکاریانێناوە ئەو بەردانن کە لە کاری ڕۆژانەیان بە وەکو چەقۆ ئەوانە بەکاریان هێنا هیچ قاپ و قاچاغێک شتێک تەنها جۆرێک لە بەرد کە مەزندە دەکرێت بڵێن ئەمەی من زۆر نامەوێت بەڕاستی بسمە ناو بابەتی شانەدەر لەبەر ئەوەی ئێمە خۆمان وەکو بەڕێوەبەراتی شوێنەوار و هەروە بەڵام ئەمە ڕووداوێکی گرنگە بەعکسەوە پەیوەندی بە شکۆی نەتەوەیەکەوەیە کە لەم ناوچاژی کاڵم شکۆی نەتەوەیەک مەبەستمەوە نییە زێت پورمانە یان نەنکمانە بەس ڕووداوێکی گرنگە بۆ ناتەوێت زۆر بچیتە ناوردەکان لەبەر ئەوە وەڵا لە ڕاستیا من بەس بە وردەکاری هاتووم بینەری کورد ئەوەندە میلەتێکی وشارین تااقەتی قسەی عامیان نەما بەڵێ ئێمە لەو ڕۆژانەی داهاتوو بە چەند پارچە شت دۆزراوەتەوە لە شانەدەر لەگەڵ زێتە بەڕاستی لەگەڵ زێت تەنها ئەو کە لە سەرەکەی
ئەو دۆزراوەتەوە کە لەگەڵی دابوو بێ ئەو بەردانەی پێشووتر کە دۆزراونەتەوە نردووتانە بۆ کوێکەی دێتەوە چەند پارچە ئەمانە هەر کاتێک بەپێی ئەو ڕێکەوتێک کە لە نێوانماندا هەیە دوای تەواوبوونی کاری توێژینەوە ئەگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان کە لەسەری زێتکەی دێتەوە بۆ ئێرە مامۆستا کە لەسەری زێت ئێمە پلانێکمان هەیە بەپێی پلانەکەی خۆمان ئەمە دەگەڕێتەوە هەر کاتێک زەمینەی بۆ سازکرا ئەیگەڕێنینەوە ئەو کاتە چەندێکە ساڵێکی پێدەچێت لەوانەیە ساڵێکە تا 2 ساڵ بێت ساڵێکە تاوەکو 2 ساڵ ئەمەی ئەگەر بە ئێمە ئەوانە لێک جیاب بکەینەوە ئەمەی کە بە 3دیەکە کردویانە ئەمە بابەتێکە بابەتی کە لەسەرەکە کە 200 پارچە ئێسک بووە کە هەمویان کە لەسەرەکە بە مجەڕەدی دێتەوە یا بە نەحتی دەموچاوەکەەوە ئەمە جارێ یەکەم جار مەرحەلە یەکەم بە نەحتی دەموچاوەکە دواتر ئەوەی کە ئێستا پێویستی بە 3 ساڵکە کارکردن هەیە بیکە یعنی 5 ساڵی تر بە تەواوی کە لەسەرەکە بە ڕووپۆشکراوی دێتەوە ئەوەی ڕووپۆشکراوەکە بڵێن ئەویان 3 ساڵی کە کارکردنی ماوە 3 ساڵکە لەسەرەکە بڵێ بەڵام ئەمەی ئێستاکە بە 3D ئامادەکراوە ئەمەیان لە کاتێشی نزیکەوە لەوانێ ساڵشکە ئێمە لە ڕێو ڕسمێک کە لەسەرەکە ئامادەکاریتان کردووە لە کوێ دایدەنن بەڵێ ئێمە پلانێکمان هەیە بۆ شانەدەر بەپێی ئەو پلانەی خۆمان مۆزەخانێش تایبەت بە بابەتی شانەدەر ئامادە دەکەین و لە هەولێر یا لە سۆران هەر لەوانەیە لە شوێنی خۆی بێت لە شانەدەر چکە ئێمە بەگەشتیاریکردن واروەها چەند پارچەی تری شانەدەرتان لا پارێزراوە بەشێکی زۆری هەموو ئەو کاریکردنەوە پشکنان لەو شوێنە کراوە هەمویان لا ئێمە پارێزراون و هەمویان لە بەڕێوەبەراتی شوێنەواری سۆران چەند ئاسەواری کورد لە وڵاتانی جیهانە هیچ مەسحێکتان کردووە بێگومان وەکو مەسح ئێمە هیچ مەسحێکمان نەکردووە بەڵام ئەگەر باس لەوە بکەین چەند شوێنەواری کوردستان لە دەرەوەن بەشێکیان دیارن کە بەشێکیان ئێستا هەر لە بەغدان بەشێکی زۆری لە ڕابردوودا چی پارچە شوێنەواری دۆزرا بێتەوە تا پێش ڕاپەڕین هەموو ئەو پارچانە براونەتە بەغدا هیچکە لەسەر و ئێسکە پەیکەرێکی تری شانەدەر لە بەغدا هەیە بەپێی ئەو هەڵکۆڵینانێک کە لە ڕابردوودا لە 50 تا کۆتایی پەنجاکان لەلایەن ڕالفسۆلکی ئەنجام دراون هەموو ئەو پارچانەی کە نۆ پارچە بووە نۆ بڵێن ینی هەیکەلی عەزمی بڵێ هیچ هەیکەلێکی عەزمی تەواوی وەکو جەستەی من هەیە دۆزرابێتەوە لە شانە دەروێستە لە بەغدا بێ بەپێی ئەوەی کە باز دەکرێت بڵێن ئێمە نەمان بینیون بەڵام بەشێکیان لە ئەمریکان و بەشێکیان لە بەغدا ماون بەس ئەگەر هەڵە نەبێم وەکو ئەوەی بێتمان لە دوای ئازادکردنی عێراق لە مۆزخانەکە بەشێک لەو ئێسکە پەیکەرانە دزراون و نەماون ئێسکە پەیکەری نیاندەرتاڵی شانەدەر لی دزراوە باسییان کرد نازانم چکە ئێمە نەمان ئەوەی کە لە ئەمریکا ئەزانن لە مەتحەفێکە لەوەی مەتحەفی سەمسۆنیانە لەوێ پارێزراوە بە تەواوی ئێسکە پەیکەرەکە دۆزراوەتەوە ئەوان تەواوی پارچەکانی جەستەی تەواوی پارچەکانی جەستەی تەنها یەکێکیان نەبێت کە بەشی خوارەوەی واسەرەکەی دیار نەبوو ئەمسام کە لەسرە ئەمەی دوایی یان کە دۆزراوەی ئەمە چەند وڵات شک دەبەی کە ئاسەواری ئێمەی لایە ئێستا زۆربەی زۆری ئاسەوارەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی ینی لەوەتە ئێمە خۆمان و خۆمان ئیداری شوێنەواری هەرێمی کوردستان دەکەین بێگومان ینی کاری قاچاغی و بردن و دزین نانا لە وڵاتانی دەرەوە چەند وڵات شک ئەبەن شتی ئێمان لا بەڵێ ئێمە بە دوواداسونمان بۆ ئەوە بەتەنە کردووە هەل 2 مانگ بەر لە ئێستا تیمێکی ئەمریکی تقریبا 350 پارچەی شوێنەواری بە شێوەی لە شێوەی سیدیەک ینی پارچەکان دیاری کرابوون بۆ ئێمەیان نرد و ئێمە لێکۆڵینەوە توێژنمان لەسەریان کرد هیچ لەو پارسانە بۆ شوێنەوار هەرێمی کوردستان دەرگەڕانەوە هەمویان پەیوەندیان بە جنوب و ناوەڕاستی عێراقەوە هەبوو دەستخۆش سپاس بۆ زانیاریە بەسوودەکانت ئەزانم وەکو دکتۆرێکی بوارەکە و ئەمەوێ بەڕاستی دەستخۆشیشە لێ بکەم کاتێک ئەندامی پەرلەمان بووی زۆر کوردانە و ئینسانانە هەوڵتدا بۆ دەرکردنی یاسای شوێنەوار ئەگەرچی یاساکە دەرتان کرد بەڵام زۆر بڕگە و بابەتی بەداخەوە بزانم کۆکی لەگەڵم کە بەداخەوە ئیشی پێ ناکرێت ئێستا پرۆفیسۆر گراینبارکەر سلااو ڕێزم بۆت هەیە بینەرانی بەڕێز ئەمە سەرۆکی ئەو تیمەیە کە خات و زێتیان دۆزیەوە لە ئەشکەوتی شانەدەر سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە دۆزینەوەی مرۆڤی نیاندەرتاڵ لە جیهاندا یەکەم جار نییە بەڵام دۆزینەوەی زێت بۆچی ئاوا بوو بە بۆمبێکی ناو سۆشیال میدیا و
جیهان پێوەی سەرقاڵە. دوو هۆکاری سەرەکی هەن بۆ گرنگبوونی شانەدەرزێت. یەکەم ئاشکرایە ئەوەی بەڵگە فیلمەکە و کاردانەوەکانی نیشانیاندا ئەوەیە کە شانەدەرزێت وای لە کورد کرد گرنگی کە لە پورە دەوڵەمەندەکەی بۆ دەربکەوێت. کورد ئەوەیان وەک دایکی خۆیان داناوە. ئەوە شتێکی سەرنجڕاکێشە کە ببینی چۆن شانەدەرزێت و نیاندەرتاڵ بوونەتە بەشێک لە ناسنامەی کورد. پێم وایە ئەوە بەش یەکەمە، چونکە مانای وایە کورد بۆی دەردەکەوێت کە نەک تەنیا شانەدەرزێت بەڵکو ئەشکەوتی شانەدەریش چەندە گرنگە. دۆزینەوەکانی پرۆفیسەر سلووکی لە پەنجاکاندا و دۆزینەوەکانی ئێمەش گرنگن. ئەو شتانەی لەلایەن ئێمە و پرۆفیسۆر سلووکیەوە دۆزراونەتەوە شتی دانسقەن. بۆیە هیوادارین ناوەندێکی باش، ناوەندێک بۆ سەردانیکردنی خەڵک دروست بکرێت تاوەکو لەو مێژووە تێبگەن و هەروەها کار لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و بەڕێوەبەرایەتی شوێنەواری سۆران و بەرپرسانی حکومیدا بکرێت بۆ ئامادەکردنی کەیسێک لەسەر ئەشکەوتی شانەدار بۆ یونسکۆ تاوەکو ئەشکەوتەکە ببێتە شوێنێکی کەلەپوری جیهان. کوردستان تەنیا یەک شوێنی کەلەپوری جیهانی هەیە کە قەڵای هەولێرە. بەڵام من کارم بەوە نییە خەڵک لەسەر ئاستی گەر بەردەوام بم دەمەوێت ڕوونی بکەمەوە، تەنیا دەمەوێت ڕوونی بکەمەوە. وەڵامی تۆی ئارکیۆلۆژیست بۆ من گرنگە. ئایا تۆ هیچ ڕایەڵەیەک دەبینی لە نێوان خاتووزێت کە بە مرۆڤی نیاندەرتاڵ یا مرۆڤی شانەدەر ناسراوە لەگەڵ ئەو گەلە خاوەن شارستانیەی کە پێی دەڵێن کورد و سەر بە مرۆڤی هۆشمەندن، سەر بە گروپی مرۆڤی هۆمۆ سایپیانسن؟ پەیوەندی هەیە، چونکە ئێمە ئێستا لە ڕێگەی جینەکانەوە دەزانین کە نیاندەرتاڵەکان و مرۆڤی هۆشمەند بنەچەی ڕەچەڵەکی ئێمەن. هەندێک توخمی تێکەڵبوون هەن، هەمومان هەمانن کە لە سەدا 2 بۆ لە سەدا 4 لە DNA نیاندەرتاڵ لە ئێمەدایە. باشە بەس لە ڕەنسەنگاویدا هەیە یا لە ئێمە کەمێکمان تێدایە. واتە بەس لە مندا هەیە یا لە تۆشدا هەیە؟ لە هەموو کەسێکدا هەیە. مرۆڤی هۆشمەند لە ئەفریقیاوە هاتوون، هەموو مرۆڤە هۆشمەندەکان لە ئەفریقیاوە هاتوون. مرۆڤی هاوچەرخ کە لە باشووری ڕۆژاوای ئاسیا و ئەوروپا دەژین و ئەوانش کە چوونەتە ئەمریکا هەمومان ڕێژەیەکی کەم لە DNA نیاندەرتاڵمان تێدایە کە دەگەڕێتەوە بۆ 50,000 بۆ 100,000 ساڵ پێش ئێستا. مرۆڤی نیاندەرتاڵ و مرۆڤی هۆشمەند لە یەک سەردەمدا هەبووە، کەواتە پەیوەندی سێکسی و جووتبوون و وەچەخستنەوە هەبووە لە نێوان مرۆڤی هۆشمەند کە داپیران و باپیرانی ئێمەن لەگەڵ نیاندەرتاڵەکان جووتبوون ڕوویداوە. وەکو ئارکیۆلۆژیستێکە من بۆ ڕوون بکەیتەوە. دەبێت ڕووی دابێت چونکە پسپۆڕانی جینەکان ڕێژەیەکی کەم لە DNA نیاندەرتاڵیان لە ئێسکی مرۆڤی هۆشمەندی پێشینانی ئێمەدا دۆزیوەتەوە. ئەم مرۆڤە هۆشمەندانە لە ڕۆژاوای ئەوروپاوە چوون بۆ رووسیا، بۆیە لە سەردەمێکدا
کە پێمان وایە لە نێوان 50,000 بۆ 100,000 ساڵ لەمەوبەر بوو بێت دەبێت هەندێک پەیوەندی سێکسی هەبوو بێت. نازانین پەیوەندیەکە چەند بووە هیچ لەبارەوە نازانین، بەڵام ئاشکرایە لە دەوروبەری کۆتایی هاتنی سەردەمی نیاندەرتاڵدا بووە. نیاندەرتاڵ و مرۆڤی هۆشمەند ئەوەی پێی دەڵێن مرۆڤی هاوچەرخ واتە مرۆڤی هۆشمەندی دێرین دەبێت بەر یەکدی کەوتبن و یەکدیان دی بێت و ڕەنگە هەندێک لەو پەیوەندیانش توندوتیژ بوو بن، ڕەنگە هەندێکیشیان توندوتیژ نەبوو بن. بەڕێز بارکەر بوونی تۆ لە بەرنامەکەدا بۆ بینەرانی ڕوودا و بینەرانی کورد کە ئەم دۆزینەوە گەورەی ئێوەیان بۆ گرنگە زۆر گرنگە، بۆیە حەزەکەم پاش ئەم ناوبڕە هەموو شتێکم لەسەر شانەدەر بۆ باس بکەیت. چەند جار مرۆڤ لە شانەدەر دۆزراوەتەوە. ئێوە وەک تۆیەکێکی لە ئارکێۆلۆژیستە گەورەکانی و دیارەکانی جیهان ئەوەی کە ناوەکەتمان گوگڵ کرد، پێم بڵێ چەند جار دۆزراوەتەوە و مرۆڤی شانەدەر براوەتە چەند مۆزەخانەی جیهان پاش ئەم برێکە ئەگەڕێمەوە لای جەنابەت. بەڕێزان سلااوان لەبێ لەگەڵ پرۆفیسۆر گرایم بارکەر لەگەڵتانم سەرۆکی ئەو تیمە شوێنەوار ناسەیکە لە ئەشکەوتی شانەدەر کە لەسەری سێتیان دۆزیەوە. بەڕاستی پرسیارێکی ترم کردووە، بەڵام ئەم پرسیارەشم وەڵام بەرەوە. بەڕاستی بۆچی ئەم ژنە ناونراوە زێت؟ کێ ناوی نازێت؟ هیچ باگراوندێکی هەیە ناو لێنانی زێت لەم کە لەسەرا لە مرۆڤی نیاندەرتاڵی شانەدەر؟ باشە. پرۆفیسۆر سلۆکی لە نێوان 1950 بۆ 1960دا پاشماوەی دە نیاندەرتاڵی دۆزیەوە لە ژن و پیا و منداڵ. لەبەر ئەوەیە کە شانەدەر بۆ شوێنەوار ناسان گرنگە لە دوای هەڵکۆڵینەکانی ئەوەیە، چونکە ئەوە یەکێک لە گەورەترین کۆمەڵەکان بوو. ئێمە پاشماوەی کەمی هەندێک لەو نیاندەرتاڵانەمان دۆزیەوە کە ئەو دۆزی بوونەوە لەو شوێنانەدا کە ئەو نەیتوانی بوو هەڵکۆڵینەوەکەی تەواو بکات. بۆ نمونە دوای ساڵی 1960 ئەو ویستبووی بگەڕێتەوە و نەیتوانی بوو. ئەوە بوو ئێمە توانیمان پاشماوەی 2 یان 3 نیاندەرتاڵ بدۆزینەوە و باشترین پاشماوەیان ئەوەی شانەدەرزێدا. ئێمە تەنیا بەشی سەرەوەمان دۆزیەوە، لە سەرەوە بۆ دەست و حەوز و لاقەکانی کۆمەڵەکەی پرۆفیسۆر سلۆکی دۆزینێتەوە لەگەڵ بەنێوبانگترین ئەسکەرپەیکەردا کە سلۆکی پێوا بوو بە گوڵەوە نێژراوە. ئێمە پێی دەڵێین شانەدەرزێت چونکە ئێستا دەیناسین. ناومان نازێت لەبەر ئەوەی هەر لە سەرەتاوە پرۆفێسەر سلۆکی ژمارەی ڕۆمانی بەکارهێناوە کە لە بەرامبەر 1-2-3دا IV تاوەکو دە بەکارهێناوە و دا دەبێتە X. دواتر هەمومان ژمارەی عەرەبیمان بەکارهێنا، جا لەبەر ئەوەی سەر لە شێوان دروست نەکەین و ژمارە بەکار نەهێنین کەوا بیر بکرێتەوە دانەیە کە لەوانێ دیکە، ئێمە زێتمان هەڵبژارد تاوەکو بڵێن جیاوازە و لەو پارچەیەوە کە دۆزیمانەتەوە لە پەیوەندیەکانی دڵنیاین و بەشێکی ئەگەری هەیە بەشێک بێت لەو ئێسکانەی پرۆفیسۆر سلۆکی دۆزی بوونەوە. بەڵام ئایا هیچ پەیوەندی و ڕایەڵەیەک هەیە مەسەلەن لەوانەیە ناتێگەیشتنێک یا هەڵەیەک ڕووی دابێ هەندێک لە پسپۆڕە کوردیەکانیش نیشانەی سەر لەقاندن دەرەبڕن واتە ئەگریمنت واتە ڕەزامەندی. حەزەکەم جەنابەت
ئەم سەرنجەی ئەم پسپۆڕانە بگەێنیتە ناولێنانەکە چونکە ڕەنگە جەنابەت بەهۆی کنە و پشکنینەوە کە ئێستاش لە ئەشکەوتی شانایری مەجای ئەمەد نەبێ یەک لەوانە سۆران حەمەڕەش مێژووناسێکی کووردە هەروەها دکتۆر زێت هەروەها دکتۆر مامۆسا کەیفیش هەروەها جەنابی دکتۆریش گوێ لە سەرنجی ئەمان بگرا مامۆسا سۆران هیچ تۆ ڕازیەکە وەکو مێژوونووسێکی کورد ئەو وەڵامەی بەڕێزبار کرد خۆی زۆر ڕوون نەبوو وەڵامەکە ئەو سەرەتاوتی ئەتەوێت زیاتر بۆ ڕوون بکاتەوە من خۆم هەندێک قساکەم و دوای حەزەکەم ڕوونکردنەوە بە ئەو واتێک گەیشتم سەرەتای ناونانەکە بە ژماری ڕۆمانیانی نەمبەر ژماری ڕۆمان کە 1 و 2 3 بوو شانە دەری 1 و 2 3 دواتر ئەمان زێتیان ناوناو بەس تێنەگەیشتم پەیوەندی بە عەرەبیۆچی بوو بەڵامەوەی کە ڕوونە منەوەی ئەم چەند ڕۆژە ینی بە دوواداچوونم کردووە لەوە ناچێ هیچ کێشینەی ناوە هەر ناونراوە زێت واتە هیچ مانایەکی نییە جا ئەو خاڵەیە کە لای من گرنگە بەڕێزبار کرد مەبەست چی بوو ئەومان زیاتر بۆ ڕوون بکەرەوە ئەگەر لە ڕووی ئەی ئەلف بە تەئەسائیشەوە بێ ئەمە هەر هەڵەیە هیچ پەیوەندیەکی لێکچواندنێکی ئەم ناوە لەگەڵ تیپی عەرەبیدا نییە ئەمە لەکوێوە هاتووە پرۆفیسۆر سلۆکی دا نیاندەرتاڵی ژن و پیا و منداڵی دۆزیەوە و هەموو لە شانەدەر بە ژمارەی ڕۆمانی ژمارەیە بۆ دانان لە 1ەوە بۆ 10 لە شانەدار بەڵێ بە ژمارەی ڕۆمانی ژمارەی بۆ دانان کە ژمارە 10 لە ژمارەی ڕۆمانیدا دەبێتە X ئێمە دڵنیا نین لە پەیوەندی شانەدەر زێت بەو کۆمەڵە نیاندەرتاڵەی کە پرۆفیسۆر سلۆکی دۆزینێتەوە کە 1 یان 2 مەتر لە سەرووی شانەدەر زێدەوەن بۆیە ناومان نا زێت چونکە مانای وایە ئەمەیان بە تەواوی لەوانەی سلۆکی جودایە قوڵ کرد تا زێتتان دۆزیەوە تا ئەم ژنەتان دۆزیەوە شانەدەر زێت نزیکەی 8 مەتر لە ژێر ئاستی ڕووی زەویەوە بوو پێشبینیەکەن لە ژێر ئەو چینانەی تر کە لە ژێر 8 مەترەکەوەیە مرۆڤی تر هەبێ ئایا ئەوێ شوێنی ژیان بووە یا گۆڕستانی مرۆڤەکانی شانەدەر بووە نیاندەرتاڵەکانی شانەدەر بووە ڕەنگە پرۆفیسۆر سلۆکی 14 مەتری هەڵکەندووە کامیانە گۆڕستان بۆ یا شوێنی ژیان ئەو 5 مەتری دیکە چووەتە خوارەوە قوڵتر لە نیاندەرتاڵە دۆزراوەکان باسیکەم ئەو گۆڕستان وشەیەکی هەڵەیە چونکە ئێمە باسی نزیکەی 8-9 مەتر قوڵایی دەکەین کە 4-5 نیاندەرتاڵ و گوڵی پرسەی تێدا بووە شانەدەر زێدیش لەوێدا بووە لەبەر ئەوە لەوانەیە ئەمانە زیاتر لە 100 ساڵ نێوانیان بێت نیاندەرتاڵەکان دەوروبەری 75,000 ساڵ لاشەیەکیان لەو ئەشکەوتەدا ناشتووە ڕەنگە دوونەوەی دواتریان هاتبنەوە بۆ هەمان ئەشکەوت و هەمان شوێن و لاشەیەکی دیکەیان ناشت بێت هەروەها نەوەیەکی دواتریش هەمان شتیان کردبێت بۆیە هەڵەیە بڵێیت گۆڕستان بووە چونکە ئێمە باسی 5-6 نیاندەرتاڵ دەکەین کە ڕەنگە 500 ساڵیان نێوان بوو بێت بەڵام ئەوەی گرنگە یادگاری و کولتوری نیاندەرتاڵە ئەشکەوتی شانەدەر شوێنێکی تایبەت بووە کە بۆی گەڕاونەتەوە یادگاریان بووە و لاشەیان تێدا ناشتووە باشە منە چمە لەگەڵم بمێنەرەوە بۆم گرنگە دیدی مێژوونووسان و شوێنەوەناسانی کوردیش بزانی لەسەر ڕووداوەکە و
دواتر لەسەر ئەم قسانەی ئێستا ئیکەم وەکو پێشکەشکارێک کۆمنتی جەنابەت گرنگە بینەرانی بەڕێز وەکو بەڕێز بارکر فەرمووی بۆ یەکەم جارە دۆزینەوەکە لە ئەشکەوتی شانەدەر جیاوازیەکەی ئەوەیە ژن و پیا و مناڵ بەیەکەوە لەوێ دۆزراونەتەوە کەواتە ئەمە واتای ئەوە ئەگەێنێ لە ڕووی زانستی سۆسیۆلۆژی و کۆمەڵناسیەوە کەواتە جۆرێ لە کۆمونیتی جۆرێ لە کۆمەلگای بچووک لە ناو نیاندەرتاڵەکانی 7,000 ساڵ پێش ئێستادا لە شانەدەر هەبووە و ئەگەر بە گوڵەوە نێژرابن وەکو بارکەروتی کەواتە پرۆسەی ناشتن جۆرێک لە مەراسیمی هەبووە و جۆرێک لە پیرۆزی هەبووە مرۆڤ بۆیە بە گوڵەوە نێژراوە یان بە واتایەکی تر ئایا بۆچی لە هەندێک شوێنی تر گوڵ هەیە بەڵام مرۆڤ نییە ئەمە ئەکاتە ئەوەی کە گوڵیش جۆرێک لە پیرۆزی خۆی هەبووە بارکەر ئەم بابەتانە بۆ من گرنگە وەڵامی تۆش مامۆستا سۆران فەرموو سەر ناوهێنانەکە ئایا ئەم مەسەرەن پرۆفسەر وەکو گرێهەم بارکە وەکو بڵین سەرۆکی لیژنەکە ئایا هەماهەنگی هەیە لەگەڵ کوردستانە بۆ ناونانەکە چکە بڵی تو نەڵی ئەبێت چۆن بێت لە جیهاندا چۆنە ئەم شوێنەوارە هی سەرخاکی کوردستانە من هەماهەنگی هەیە لەگەڵ و تیما کارەکرێت کە کارێکی زۆر پیرۆزە کاری بەیەکەوەی بەڵام بە بۆ چوونی من ناونان لە ئەوروپاوە یعنی جۆرێک لە هینانی ئەبێ ئێمە بەشدار بین لەو ناوناوە ئەو ناوە گرنگە لای ئێمە مانای هەبێت چکە لە بارکەر هەیە گلێت لە کاکەیفی هەیە من توانم بڵێم گلەیم لەوانێت چکە ناوەکە لەوێەوە ناونراوە تۆ کە خۆت ئامادە نەبیت ئەو چی بکات تۆ خۆت پێشووتر داوات نەکردبێ کاکە ناوی نانێم زێت ناوێ نەم خەجیج ئەویان من ناتوانم چکە من ڕێکەوتنەکەم نەکردو ناتوانم قسە لەسەر ئەوکەم بەڵام من وەکو کەسێک کە ڕەهەندی مێژویی ئەم بابەتە سەیرەکەم بۆ ناوی خەجیجە نیە بۆ ناوی زێتە ئایا ئێوە ئەم ناوەتان قوبوڵە ئایا وەڵامەکە لای ئێوە هەیە کە بۆچی ناونراوە زێت بڵێ بەڕاستی زانستی شوێنەوار و هەڵکۆڵین پرەنسیپ و مەبادی خۆی هەیە ئەگەر ناوی بنێن خەجێ ناوی نەنێن زێت مەبدەکە تێکە چێ هێشتا تەنها بە بارکەر خۆشی باسی کرد و ئێمە شەزانین یعنی ئەم بەردەوامی دام بوو بە دواداچوون بە کارەکانی ڕالفسۆڵکی کە بە شێوێک ناونراون و ئێمە لە شوێنەکانی کێش کاتێک کە تیمەکان هەڵکۆڵینەکەن ڕقم دادنێن زۆر جار پیتی ئینگلیزیش داندرێ ڕێکەوتنەکە لەسەرەوە بۆ دوای ئەمە پێشببینی ئەوەمان نەکردووە خۆ بڵین دەگەینە ئەو پێشببینیە کە ڕالفسۆڵکی کاتی خۆی باسی ئەوەی کرد بەشێک لە پارچەی ئەو ئینسانە ماوەتەوە ئەیدۆزینەوەیانە ئەمە ناونان نییە تەنها هەمووشمان نەڵێن زێت کەس ناینەو کاتە ڕۆی بەزێت ئەو کاتە بۆ زێت یعنی ئێمە 1 و 2 3 و 4 و 5 و 6مان هەیە تۆکو بەڕێوەبەری شوێنەواری کوردستان حەستەکرد ناوی چی بێ لەوانەیە ناوی شیرین باە لەبەرەوەی لە چیا شیرینیشە برادۆز باە وەکو باشە بەستۆ بەرپرسی یەکەمی شوێنەواری ئەم وڵاتەی 6,000 شوێنەوار لەبەردەستی تۆدا ڕەنگە دەیان شیرینی تر بدۆزرێتەوە پێدوانیە حەق ئەمە و پرسیارەتان لا دروست بکاکەیترە بێ حزورتان لە توێژینەوەکانان زیاتر بێ ئێمە حزوری زۆر باشمان لە هەموو توێژنەوەکان هەیە و هیچ راپۆرتێک نانووسێ بەبێ نوێنەری ئێمە و نوێنەری ئێمە لە راپۆرتەکەواتە وانە و بنا شیرین بەڵام دەزانیت چۆ ئێمە زۆر جار هەیە هەندێک بابەتی عیلمی هەیە دوو شت هەیە مەبدەی ئێمە لە کوردستان و لە شوێنەواری هەرێمی کوردستان چونکە ئێمە زۆر باوەڕمان بخۆ هەیە وەکو کورد کە یەکێکین لەگەلە ڕەسەن و دێرینەکانی ئەم ناوچەیە پێویستمان بەوە نییە ڕقمێک داخۆ ئێمە ڕەشە کاتەوە یان دەمان کاتە کوردبوونی یان گەلی ڕەسەنی ئێرە بەڵام ئێمە نامانەوە بەڕاستی مەبادی پرەنسیپە زانستیەکان و هەروەها لە هەمان کاتیشدا وەکو ئەوی پێشتر دوژمنانی کورد و داگیرکەرانی کوردستان کردویانە مێژوو تحریف بکەین ئێمە ئەوە لە مەبدەی ئێمەدانە ئێستا گەڕێمەوە لای جەنابی دکتۆر بەس بارکەر ئێستا ئەگەڕێمەوەلات بەس ئەو پرسیارەم وەڵام بەرەوە بەڕێوەبەری شوێنەواری کوردستان ئەڵێ نزیکی 5 ساڵی ئەوێ بۆ گەڕانەوە تۆ ئەڵێ چی ئەمە کی دەگەڕێتەوە بۆ هەولێر پێم وایە ئەمە دۆزینەوەیەکی زۆر سەرنجڕاکێشە لە لێکۆڵینەوەی ئەو کاسە سەرەوە زانیاریەکی زۆر دەست دەکەوێت ئەو لێکۆڵینەوانە زانایانی زۆر وڵاتانی جیاوازیان تێدایە
کەی دێتەوە بۆ کوردستان چەند ساڵی دەوێ بۆ ئەوەندە ساڵی دەوێ خۆ الحەمدوللا چاکراوەتەوە نراوەتەوە بێتەوە عالەم بیرێکا و خەڵکەکە حەزەکا بیبینێ و پێم وایە کەی و بۆچیەکەی پەیوەندی بە زانستەوە هەیە ئەوە زانستێکە لە ڕووی نێودەوڵەتیەوە گرنگە و دەبێت کوردستان هەر زۆر شانازی پێوە بکات کاسەسەری شانە دەرزێت دەگەڕێتەوە و زۆر زیاتر لە ئێستا بەنێوبانگ دەبێت ئەزانم بارکەرگیان بەڵام شتێک کە ئەبرێ بە ئاسانی بۆ ئەوە زەحمەتە بێنیتەوە کە بەڵگە فیلمەکە پەخش کرا ئارەزوویەکی گشتی دروست کرد بەڵام ئارەزوویەکی زانستیانە لە سەرانسەری جیهانیشدا هەیە المهمیەتەوە شیرین زێدیەتەوە کەیەتەوە پێم وایە 5-6 ساڵی پێدەچێت پێم وایە زیانی بۆ کوردستان دەبێت ئەگەر ڕۆژێک دیار بکرێت و لێکۆڵینەوەکە بە نیوەچڵی بمێنێتەوە دەکەواتە من بە خەڵک بڵم دوای 5 ساڵ شیرین لە بەریتانیاتەوە دەست خۆشیەمەوە لاو بارکرد لەگەڵم بە چونکە لەگەڵ بەڕێوەبەری پێشووی شوێنەواری کوردستانم بەڵام بزانە میوانەکانم کۆک نین لەگەڵ ناوەکە بە تایبەت سۆران حەمەڕەش و جەنابیشت دکتۆر زێدانیش بڵێ ئەم ناوە جاری تر پێشتریش وتم ئەبێ وایە بە هەماهنگی بکرا لەگەڵ مەجالی هەیە گۆڕینی بڕوا ناکەم ئێستا چکە زۆر گرنگ بوو نە ئەبوایە لە سەرەتا یەکسەر بۆ ئایندە پێشنیارەت چییە بۆ ئایندە نابێت ئەم ناوانە ناوی شوێنەواری کوردستان بێ پرسی خەڵکی کوردستان بکرێ یعنی ئەبێ بۆ چوونی خەڵکی کوردستان یا بەڕێوەبەری تایبەتمەند ئێمە گەروانەکەین خاوەن یم خاکەنین ینی دیارە تەمەن من ڕێزی کاری ڕاڵ سۆلۆکیەکەین ئەمە کارێکی گرنگی بەڵام ئێمە ناتوانین لەسەر ڕێڕەوی ناونانی ئەو بڕۆین ئەبێ ڕێز بۆ کارەکان سوپاسیەکەین بەڵام ئەمە شوێنەوارێکی سەرخاکی کوردستانە ڕەهەندی نیشتیمان ڕەهەندی نەتەوەیی هەیە ئەزانەوەزانی زێت شووی کردبوو مامەسا مناڵشتی هەبوو وەڵاهی زەواجی کردووە منە مناڵەکانی سوێنە ناو بنن ئێڵێمێن PQRS ئەمە ئەخر بۆیە گرنگە ئەبێت ئەو ناوانە پەیوەست بێ بە کوردستانەوە پەیوەست بێ بە فەرهەنگی ئەمەوە بە هەمانی هەردوولا بەڵام لەوێدا بەقەدەر کاکەیفی کە بەڕێوەبەری شوێنەوارە حەزم کردا ناوی شیرین بێ دنیا مەهێنایە خوارەوە ناو مەنا شیرین خەتای ئەوەی تێدا من زۆر دژێ و زێدە من دەمووی وەرەگەڕ بە ئەم بابەتەی کە کراوە هەڵکۆڵینەیان یۆکو باسم کرد درێژە پێدانی کارەکانی ڕاڵسۆڵکی ئەمە یەک دوو ئێمە لە هەرێمی کوردستان کە پێشتر 2300 موقعی ئاساری هەبووە هەموو ئەو شوێنانە سەدانەوەتیان بە عەربی و ئەوانە ناوێن هاتیە بەڵام لە دوای ئەوەی کە ئێمە دەستمان بە ڕوپێوی و تۆمارکردن و هەڵکۆڵینی کاری شوێنەواری کردو لە هەرێمی کوردستان هەموو ئەوانەمان گۆڕیوە یعنی پیاوی شانە دەرمان هەیە ناویان نابێ عەبود و جاسموانەش ئەمە دکتۆر کاک هەمانە ئەوە نییە مەسەڵەن ئەمە وەکو باسم کرد ئەوەی کە درێژە پێدانە بەکانەی بەغا ناویان چییە ناویان هەیە هەر بە هەمان ڕقامەکان ناونراوە بەڵام شانە دەرە لەکوێ وتە هەیە ناوی عەرەبی لێنراوە مەسەڵەن گردێک هەموو گردەکان ناویان نووسرا بوو تەل هەموو چیایەکان بە جەبەل هەموو ئەشکەوتەکان کەهف هەموو ناوی گوندەکان ینی مەسەن ئەو ناوانەی کە شوێنی گوندەکان و پێگە شوێنەواریەکان ئێمە هەموو ئەوانەمان ڕاستکردش نەتفلێکس لە یەکێک لە دۆکۆمنتە جوانەکانیا زۆر جوان بەڕێزەوە ناوی شوێنی شانەدەر و کوردستان دێنێ بەڵام میدیای عەرەبی هەر دەڵێ لە شیمالی عێراق ئۆرجینالەکەی و ئەسلەکەی ئێمە من پێم خۆشە برادرانیش هەموو ئەوانەی کە داشنووسەوە بەڕێزیشت ئەم کارە هەر لە خۆیەوە نەکراوە بەڕاستی ینی ئەم کارە ئەگەر تەماشای هەموو راپۆرتەکانی کەی لە ڕابردوو دەگەکراون لەسەر کوردستان کەس قەت ناوی کوردستان ناتوە یان ناوی عێراقیان شیمالی عێراقاتەوە بەڵام ئەم راپۆرتە بۆ یەکەم جارە کە لەسەر ئاستی دنیا ناوی کوردستان و ناوی کوردستان کە پێشتر 1 میلیارد جار هاتووە بەڵام ئێستا لە ماوەی حوتەوت ڕۆژە زیاتر سەر و 2 میلیارد تێپەڕاندی ئەمە دەستکەوتی زۆر گەورەیە بەهۆی شیرینخانەوە بەهۆی 2 میلیارد جار ناوی کوردستان هاتووە لە سەرچەکانە بێزگەلەوەی پێشتور کە ملیارێک بوو بەڵام ئێستا 2 میلیاری تێپەڕاندووە ینی هەر لە ماوە کورتە ینی ئەمە دەستکەوتیش زۆر گەورەیە بابەکەی من بڵم زێت یا بڵێ
بەڵام شیرین وڵای بەنسبەتە من یانی لاە علمیەکە و بۆ تێکنەدانی کارەکانی ئەوان لەوانەیە ملی حەزەکەی وەکو بەڕێوەبەری شوێنەوە شیرین لەوانەیە مەسەن ئێمە حەز بکەین بەڵام بەتەنها منیش نیم یان لەگە پسپۆرەکان و لەگە هاوڕێکانم لە بەڕێوەبەرایەتەکان دیکە وەلانی دیکە کۆ دەبینەوە ینی کاتێک گەیشتە سەر و ئێمە گەڕانمانەوە توانین لە بڵاوکراوەکانتانە بە ناوی کوردی ئیتر ناوی دەنەوە ینی هەوڵ دەدەین ینی بەو ناوە ناوی بێنین بەس کاک ڕەنجەگەر دەقەیش کە مەجالم دەیە دکتۆر ئەوە دکتۆر ئیتر کاتی زۆر دەینێ ئەم بابەتەی کە و فلیمە دیکۆمنتاریە دوای کارکردن من بەڕاوێژ لەگەڵ گرایم بارکەر بەیەکەوە پرۆفسۆر گرایم ینی ئیشمان لەسەر ئەوە کرد چۆن بتوانین فلیمێکی دیکۆمنتاری لەو بارەیەوە ئامادە بکەین ئەوە بوو نوێنەری BBC هاتو ئێمە کار ئاسانیمان بۆ کردن لەگەڵ هاوڕێیانم لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سۆران واروەها بنکەی شوێنەواری سۆرانەوە دام و دەستگاکانیش لەو ناوچەیە بەڕاستی چووکە کۆمەڵێک پێداویستی تەکنۆلۆجی زۆر گرنگ هەبوون ئەگەر هاوکاری ئیدارە و هەروەها سووربوونی ئێمە لەسەر چکێمە ئێمە ئامانج و هەروە دیدمان هەبوو بۆ ئەو مەسلەیە و دەمانزانین دەگاتەوە لەگەڵ ئەوەش ینی لەبەر ئەوە پێم باشە ینی مەسەن ئێمە تەنها ئەمە هەوڵماندی بوون ڕاستە لە ڕۆزانستەکەی بەڵام لە ڕووە ئیداریەکەی لە ڕووە دیدە پلانیەکەی ئێمە خۆمان بوونێکە ئەو بەهەم بە ناوی خات و شیرینی شەوە نەکات خۆم دەست خۆش بێ کاگرانس تاوان سەرەتا لە بەرنامەکە ڕەنگە من زۆر جار کە پێشنی ئاڕۆشت دەخینە ڕوویان ڕخنە دەگرین ئامانجمان خزمەتکردنی بواری شوێنەوە و کەلەپورە لە هەرێمی کوردستان یعنی ئەگەر زۆر جار ڕخنە بگرین ڕخنەی ئێمە ڕوخێنەر نییە بنیادنەرە بۆی ئێمە باشتر بین لە هەرێمی کوردستاندا لە سەرەتا لە شکەوتەکەەوە دەست پێ دەکەم کە جەنابتان ئەو بابەتانتان ئاماژە پێکرد من دوو سەرنجی زۆر گرنگم هەیە یەکیان ناوهێنان لە ڕووی زانستیەوە کاریگەری جیاوازە لەوەی کە لە ڕووی لۆکاڵیەوە کە خود ناوخۆیەوە ئاماژە پێ بکەیت پێشترێش لە ڕووداوش ئەو پرسیارەم ئاڕاستە کرا دەرتاڵ بە ناوی دۆزینەوەیکی دانیمارکیەوە ناونرا وشەکەی ئەوانە بۆ وشەکەی ئەوان بە ناوی خۆیانەوە بۆ ئێمە بە ناوی حرفا دەرفەتمداقی خۆیەتی دەرفەتمدا پێشترم پێشنیاری ئەوم کرد گوتم لەبەرەوەی گوڵش لەوێ نێژراوە و ڕالف سۆرکی لە ساڵی 50 بۆ 61 لەوێ گوڵێکی زۆری دۆزیەوە ناوی لێ بنێن گوڵستان بۆ نمونە کە نزیکە لە واقعی خۆی بەڵام ئەمانە کە ژمارەکەیان وەرگرتووە لە دابشکردنی مربعەکانی کارکردنە لەو چوارگۆشەی دۆزراوەتەوە کە ژمارەیەکی دیاریکراویان بۆ دانراوە ئەمە ئەگەر لیستێکی هەڵکۆڵینت هەبێت کاتێک دەنووسی چ دۆزراوەتەوە لە چوارگۆشەیەکی دیاریکرا و ژمارەیەک بۆ چوارگۆشەکە دادەندرێ لەم چوارگۆشە دیاریکراوە دۆزراوەتەوە لە ئاستی میلی ناوێکی هەبێ و لە دەکرێت لای من گوڵستانە لەبەرەوەی گوڵ هەبووە لەوێ ئافرەتیشە بە گوڵستان ناو بەس کتێبێکی پەنجاکانی شەیە بە ناوی ئەوەی کە زۆر گرنگە دەبواە هەماهەنگی لەگەڵ ئەو تیمە هەبواە چکە من لە نزیکەوە هاو ئاهەنگی لەگەڵ ئەوان لە چاوەڕوانی تۆ ئەکادیمیا نەخێر زانی مەبەستی من لە چیە گران بارکەرێکێکە لە کەسە هەرە بە ڕێزەکان و بەتواناکان و یەکەم کەسیش بووە کە بینیم هاتە هەرێمی کوردستان و هەماهەنگیش بوون لەگەڵی خۆشی شاهدە لەسەر ئەم بابەتە بەڵام دەبواە لە ڕۆژی ڕاگەیاندن لە کاتی ڕاگەیاندن لە هەمان کات لە هەرێمی کوردستان چ لە ئیدارەی سەربەخۆیان حکوومەتی هەرێمی کوردستان لە یەک کاتدا پرێس کۆنفرانسێک کرابایە کە لێرە ڕاگەیاندرا لەوێش بڵاو بکرابایەوە بۆ ئەوەی ئێمە بڵێن بەڵکو ئێمە خۆمان وەکو هەرێمی کوردستان خاوەنی ئەم شوێنەی بەڵام تا ئێستا ئێمە گرنگیمان پێ نەداوە ئەمە لەلایەکی تریش کە باس پرسیارێکت ئاراستەی گران بارکەر کرد لەسەر ئەوەی ئایا پێشتر بوونی زاوزێ یان جوودبوون هەبووە لە ناو ئەواندا لە دۆزراوەکانی ڕاڵف سۆرکی ئەگە سەیری بکەیت کە دەڵێ نۆ پەیکەرە دە پەیکەرە نەخێر نۆیە بەڵام دانەیەکیان دوانن ئافرەتێکی دووگیانیە بەوە ڕابوتەدا کەواتە هەبووە واقعا و لەوێش ژیان ئاسایی بووە ئافرەتێکی دووگیان دۆزراوەتەوە ئەمە بەڵگەیەکە لەسەر و قسانێکە جەنابەت کردت بەڵام بەگشتی ئێمە ئەگەر بینە سەر بەڵام ئەوەم بۆ باس کە پاشەم ناوبڕا پێم وایە زۆر سەرنجڕاکێشە بۆ خەڵک بینەرانی بەڕێز خوشک و برایانم باسی ئەوەکەن کە لە یەک سەردەما پێش 40,000 ساڵ پێش ئێستاکانیان دەرتاڵەکان لە ناوچوون اینجا کە لە ناوچوون لەبەرەوەی باوانی خۆمان کە مرۆڤی زیرەک و هۆشمەند بوون ئەوانیان هەراسان کرد و لە ناویان بردن یا گۆڕانی کەش و هەوا بوو ئەوە چەندین تیۆری جیاواز هەیە بۆی بەڵام ئەوەم بەلاوە گرنگە لەسەر زاری دکتۆر زێدان کە سەرۆکی
پێشووی بەشی شوێنەوارناسی زانکۆی سەلاحەدین بووە. ئایا پەیوەندیەکان لە بینی مرۆڤی خۆمان و ئەواندا چۆن بووە؟ و پرسیارێکی تریش بۆم گرنگە، ئەویش ئەوەیە ئایا ئەو ئاسەوارانەمان کە براون کە ئێستا ئێمە هەرێمێکی سربەخۆین لە چوارچێوەی عێراقا لە نزیکی دە وڵات، ئەتوانم بڵێم سەرووی دە وڵات ئاساری ئێمەی لێ ئەتوانین بیهێنینەوە. ئەمانە هەمووی بۆ دکتۆر زەدان بۆ پاش ئەم ناوبڕا. بەڵام ئەشتمەوە لای دکتۆر بارکەر بۆ کۆمەڵە پرسیاری تری گرنگ لەسەر ئەشکەوتی شانەدەر. چاوەڕێم بن. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ. پرسیارەکانم دووبارە ناکەمەوە مامۆستای خۆشەویست. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لەسەر شانەدەر ڕوونکردنەوەی لەسەر بدەین. خاڵی دووەم کامەژە پێ بکەم ئەوەتە ئێمە جیاوازی بکەین لە نێوان نیاندرتال و شانەدەر. نیاندرتال شوێنێکە لە ئەڵمانیا شکەوتێکی لێ مرۆڤی تێدا دۆزراوە ناونێنرا نیاندرتال، واتە هەر مرۆڤێکی هاوتای یاخود هاوسەردەمی شکەوتەکە ناونراوەیەوان بەڵێ ناوچەکە شەمووی ناوی نیاندرتالە. هەر مرۆڤێکی هاوسەردەمی ئەوان بدۆزرێتەوە نابێ ئێمە پێی بڵێن نیاندرتاڵی شانەدەر. شانەدەرزێتەکە باشە؟ بەڵێ ئێمە مرۆڤی شانەدەریە جیاوازە، مرۆڤێکی تایبەتە بە ئەشکەوتی شانەدەر تایبەتە بە شارستانێتی کوردستان، ئەوە تا هاوسەردەمی نیاندرتاڵە. ڕەنگە ئێمە لە هەڵکۆڵینەکانی داهاتوو بگەنێ دەرئەنجامێک زۆر کۆنتریش بێن لە شانەدەر. دوای ئەوەی لە ئەفریقا هاتوون ڕاستەوخۆ دووەم وێستگەی دروستبوونی ژیانی مرۆڤ لە شانەر بووە. بەڵێ ئەوەی کە کاگڕنج ئەوە ناتوانێت تهدید بکرێت، بەڵام ئێمە باجی چ دەدەین؟ سیراعێکی زۆر لە نێوان ئەوروپا و ئەفریقیا هەیە لەسەر ئەوەی بڵێ نیاندرتال کۆنترە یان ئەفریقیا. بەڵام ئێمە دەبێت بەڵگەکانی خۆمان ڕوونتر بکەینەوە کە مرۆڤی ئێمە لە شانەدەر بەرەبەرە هەڵکۆڵینەکان وا بکات کە مێژوویکی کۆنتر بدۆزینەوە. ئەوە لەلایەکسەکانتەوە. ئێستا لە کرواتیا هەمووی پارچە پارچەی بچکۆلەیە کە نیاندرتال دۆزراوەتەوە، بەڵام ئێسکە پەیکەری تەواو هەیە لە کوردستان لە شانەدەر. بەڵام جگە لە کوردستان لە هیچ شوێنێ خانەوادە فامیلی خێزان نەدۆزراوەتەوە. ئەمە چی بەتۆڵێ؟ کەواتە پێشکەوتنی لایانی شارستانیەت و ژیانە، کەواتە مرۆڤی شانەدەر بە بەڵگە سەلمێنراوە و ئەو تیمە و تیمەکانی پێشتوش کە کاریان کردووە. ئێمەش خۆشمان بەڕێز دکتۆر ئەیهانمان هەیە کە ماستەرنامەکەی تایبەت بە شانەدەرە، تا ئێستا لێک کەناڵی میدیایی بانگێژ ناکرێ. کەسانی زۆری تریشمان هەیە کە پسپۆریان لە هاوسەردەمی شانەدەرن. مرۆڤ و شارستانیەتی شانەدەر پێشکەوتوتر بۆ لە نیاندرتال. ئەمە بەڵگەیەکە کە ئێمە لەو ڕوە پێشکەوتنەی کە هەمانە دەبێت گرنگی زۆری تێبدەین. ئەم هەڵکۆڵینانەی کە ئێستا هەیە ئەم تیمە بەڕێزە کار دەکا تا ئێستا ئێمە نەگەیشتونێتە 150 هەڵکۆڵین و ئەنجامەکانی ڕاڵڕایتۆ ئەوێ شوێنی ژیان بووە یا گۆڕستان بووە؟ ئەبێ شوێنی ژیان بوو بێت، چونکە لاەنە شارستانێتەکان بەڵگان لەسەر ئەوەی و ڕەنگیشە لە ناوژیانی خۆیانەوە هی کاتی لە ناوچوونیانە هەموو پێکەوە مردوون یا لەوێ ناشتونیانە. ئەگەریشی هەیە کاتی خۆی عادەتەکە هەروە بوو بێ ناشتنیشان لە شوێنی ژیان بوو بێ. هەندێک لە کۆڵینەوە ئەڵێ جۆرێ لە توقوس و مەراسیمی دینی هەبووە بۆ مامەڵەکردن لەگەڵ جەستا. هەندێک لە کۆڵینەوە ئەڵێ کاتێکە گۆشتی پێوە نەماوە ناو قەفەزەی سنگیان پڕ کردوون لە گوڵغا لە سوورا. بەڵێ مەراسیمەکانی ناشتن لە شارستانێتی کۆن زۆر جیاوازن، تۆ ناتوانێت تهدیدن کەی بڵێ لە شوێنە بۆ شوێنە. ئەم گوڵانە چین لەگەڵ ئەم جەستانەدا بەڕای ئێستا یەکلانە بوو. هەندێک لە زانایان دەڵێن نابێت بە هیچ شێوەیە گوڵش بەکارهات بێ، بەڵام بەڵگەکان جیاوازن. ڕالفسۆرکی دەڵێ بەڵێ بەکار هاتوون، کەواتە ئێمە گرنگ لەسەر ئەوە نییە ئێمە چی بکەین، بەڵکو دەبێ ئەنجامەکانی هەڵکۆڵین بەردەوام بێ بۆی ئێمە مێژووی خۆمان بە کۆنتر بدۆزینەوە یاخود بە کۆنتر دابنرێن لە مرۆڤی نیاندرتال و هەر وە دووریش کەوینەوە لەوەی کە خۆمان بەراورد بکەین بە نیاندرتال. ئەمە بۆ هێنانی فۆکەسی ئەکادیمیاکانی جیان بۆ سەر کوردستان چۆن هەڵدەسەنگێنی؟ بێگومان ئەمە چۆن نەتوانێت استثماری بکە؟ بە بەڵگەیەک پێدا یاخود بە نمونەیەک پێ دەڵێم لە ساڵی 2014 کۆنفرانسێکی زانستیمان کرد لەسەر هەولێری کۆن ئەنشد ئەربێلە کە ئەو کاتە سەرۆکی کۆنفرانس بووم. زیاتر لە 52 زانکۆ و پەیمانگەی نێودەوڵەتی بەشداریان کرد بە سەدان توێژینەوەی زانستی. 4 ڕۆژماندانا بوو، 3 ڕۆژ توێژینەوە، ڕۆژی چوارەم لە بەرنامە نووسیمان بوو سەردانی ئەشکەوتی شانەدەر. زۆربەی تیمە بیانەکان کە بەشداریان کرد ئامانجیان ڕۆژی چوارەم بوو، کەواتە دۆزینەوەیەک لە شانەدەر
شتێکی نوێ لە شانە دەر بۆ منی شوێنەوار ناسێک یان کەسێکی نزیک و پسپۆڕی وردی شوێنەواری و شارستانەتی کۆن شتێکی ئاساییە دەیان پێشکەوتنی تر دەدۆزرێتەوە بەڵام ئەو ڕنگدانەوە جیهانیە لەسەر ئەوەیە کە تیمێکی خۆیانتە ئەمەی کە تەواوی کوردستانی شۆک کردووە بۆ تۆ ڕووداوێکی ئاساییە بۆ من و شوێنەوار ناسێک شانازی پێوە دەکەم بەڵام ئەگەری زیاتریشمان هەیە ئەگەری دۆزینەوەی زیاتریشمان هەیە بەڵام ئێمە چۆن بتوانین گرنگی بە شوێنەوار بدەین چۆن بتوانین فۆکسێکی وەکو جەناب دەڵێ کە بۆمبێک بووە گرنگی پێ بدەین ئێمە دەبێت بە سەراحەت بڵێن شوێنەوار لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی یەکجار سەرەتاییە چ لە ئاستی زانستی بێت چ لە ئاسی ئیداری و کارژێڕی بێت شوێنەوار ناسمان تا ئێستا 20 دکتۆری شوێنەوار ناسمان هەیە من بە نمونەی زانکۆی سەلاحەدین ئەگەر شوێنەوار ئەوە نەموهیمە بۆچی دوو خوێنکاری بە کالۆرۆس بۆ خەریکە بەشەکەدا دەخرێن لە خوێندنی باڵا بەگشتی لە زانکۆ ئێمە فەرمانی کۆلێژمان هەیە 2 ساڵە کاری لەسەر ناکرێ بەڵام هەموو هەدەفەکە کار لەسەرەوە دەکرێت ئەم بەشەدا بخرێ زۆرترە لە بەکار ئایا حکوومەت لەکوێیە بۆ بەشێکی زانستی کە ئێمە ئێستا هەمومان کۆبوونیتەوە لەسەر ڕووداوێکی شانەدەر بەڵام ئەم وڵاتە ئەم شاخ و داخە دەیان ڕووداوی و شانەدەری تێدا لەم وڵاتی ئەشکەوت و ئاسەوار و پێدەشت و دۆزینەوەی کشت و کاڵ و دۆزینەوەی مرۆڤی شانە دەرەدا ئەزانی ئێستا بارکەرەکان شۆکە بن ئەگەر بزان خەریکە بەشەکە دادەخرێ ئەگەر بزان خوێنکاری بە کالۆرۆسمان نییە بەشی هەولێر و سلێمانی لەسەر داخستندا و لە دهۆکی ژمارەی زۆر کەمی قوتابی هەیە کەواتە بۆ 2 ساڵی داهاتوو لە زانکۆی سەلاحەدین تەنها مامۆستا دەمینێتەوە لە بەشی شوێنەوار بەداخەوە ئەمن یەکێکم لە دەرچوانی ئەم بەشەش بەڵام ئێمە چۆن بتوانین خزمەتی شوێنەوار بکەین ئەگەر کەسانی ئەکادیمیمان نەبێت ئەزانی ئەو قانونەشکە یەکێک لە دانەرانی لە پەرلەمانی کوردستان زۆربەی بەرگەکانی یاسای شوێنەوارمان هەیە یاسای شوێنەوار دوای دەرچوونی 2 ساڵی ڕێنمایی بۆ دەرکرا تا ئێستا بڕگە و مادەکانی یەک بە یەک بۆ دەخوێنمەوە کە هیچیان کاریان پێ ناکرێت ئەمە لە کاتێکدا پێویستمان پێ دەرچوانی شوێنەوار مامەساکەیفی خۆی هەر ئەمە کفر نییە من بە ئاواتەوەم بۆ نمونە من هاتم باسی مرۆڤی شانە دەر بکەم و بە گەشتبینی لە سۆرانەوە بگەڕێمەوە ئەمە چییە یعنی وا مەزانی هەر ئاسەوارەکان شێواون ئەکادیمیان شێوە من بۆ ڕوونکردنەوەک لە قسەکانی برای بەڕێزم کاکتۆر زێدان دیارە ئیدارە و حکوومەت بەبێ یاسا و بەبێ ڕێنمایی بەڕێوە ناچێشی پێ ناکە ئەخر خۆ دەزانین چۆنە مەسەرەن چی ئیش پێ ناکرێت ئێمە من نایڵم ئەمە داینێک لە دانەرانی ینی کاتی خۆی کام یاسا دانراوە دکتۆر زێدان زۆر باشزانانی هات لە بەڕێوەبەتی گشتی شوێنەوار مسودەی یاساەکە ئەمە چەند کۆمنۆشمان بێ یەک بۆ تەخوێنمەوە کە ئیشی پێ ناکرێت با دوانیانی بۆ بخوێنەرەوە باشی بۆ ناکرێت دوانیان هەر لەبەرتە بەڕێوەبەرەکانی شوێنەوار لە هەرێمی کوردستان شوێنەوار نازبن نۆ بەڕێوەبەرمانەیە زیاتر لە 3 بەڕێوەبەری هەر شوێنەوار ناسنین چەند بنکە شوێنەواریمان هەیە شوێنەوار ناسنین بەڕێوەبەراتیمان هەیە لە شوێنێکی گەورەکە تا ئەڵێ ئەبێ ئیسtismار بکرێ بێ پارەی پێ بکرێ واناڵی گیان سەیریکە یەک پرسیارەکەم خەڵکی کوردستان لەکوێی دنیادا هەیە میلەتێک 6,000 شوێنەواری هەبێ 6,000 دیناری نەتوانی بە پێپیا بکە کوا ئەو پارانەی کە بە شوێنەوار و بە ئیسtismarکردنی شوێنەوار و تێکەڵکردنی شوێنەواری و گەشتیاری یعنی پێم بڵێن ئەم پارانە چەندتان پێپیا کرد تا 4 مەتحەفی پێ دروست بکەن دیارە باسی ئەوە دەکە ینی ئێمە سەربار بە یاساکە ئێمە یەک هەنگاونانی بە یاسا هەر لە پێدانی مۆڵەت سبەتی مەناوخۆیەکان سبەتی مەبیانیەکان دووەمیان ئەو پلانێک کە دامان ناوە لەژێر ڕۆشنایی ئەو یاسای شوێنەوارە بووە یعنی بۆ جێبەجێکردنی واروە هەموو ئەو تاوانێک کە بەرامبەر بە شوێنەوار ئەنجام دەدەن لە ژێر ڕۆشنایی یاسای شوێنەوار لە دوای ڕاپەڕین چەند شوێنەوار پێشبینیە کرێت دزرابێت تۆ پیاوێکی بەویژدانی بەس حەزەکەم ئەمەم بۆ باس من بە عەدەد نازانم بەڵام بێگومان بەردەوام یعنی بازرگانی بە شوێنەوار و چەند کەسە بینیوە لە بەشی یاسایی بووی پێش ئەوەی مدیر عامبی 10 ساڵ زیندانی کرابێت لەسەر دزینی پارچەیەکی کولتوری مێژویی گەورەی کورد بەڵێ خەڵک زیندانی کراوە وە پار ئێمە دەکەیسمان دویانم هەربیرە ینی ئەوانە هەتا سزاکانیان تەواو کرد ئینجا دوو بەرامبەر بە دیارنەمانی تۆ زانچ ئەلبتان بەری حتا نازانم مەسەڵەن ئێمە هیچ عەدەدێکمان لا نییە هەر شوێنێک شوێنەواری کە دەستدرێژی کرابێتە سەر یاخود ینی پارچەی شوێنەواری لە هەر شوێنێک گیرابێ
ئەم تاوانکارە گیرا و بەپی یاسا تەعامل لەگەرکراو لە محاکمەکان وەلەو یانێ تا ئێستاش بێ پەیوەندیەکی پتە و لە نێوان ئیدارەی شوێنەوار و هەروەها لایەنی پۆلیس و ئاسایش نییە کە پێویستە پەیوەندیەکی بەهێزە بێت هەرچەندە لە کاتی دەستگرتنی ئەو زۆرە کەسانی کە تاوانیان بەرامبەر شوێنەوار نوێنەری ئێمە دەچێت بۆ پشتڕاستکردنەوەی ئایا ئەم پارچەیە تۆ پۆلیسی شوێنەوارت نییە؟ پۆلیس شوێنەوارمان نییە کە یەکەکە لە کەم و کوردەکانی پاراستنی شوێنەوار بەڕاستی و لە ساڵی 2012 بڕیاریشی پێدەرچوو لە ئەنجومەنی وەزیران بەڵام جێبەجێ نەکرا. دەستخۆشیەک دقا مامۆسای گەورە بۆ بۆرە ڕاد دەگرێت چەند شوێنەوار پێشبینیەکەی دزرابێ یا تەجاوز کراوەتە سەر چەند گردمان بە هەزاران شوێنەوار دزراوە شوێنەوار ئەمە داخمان لەوە نییە کە لە شاخێک لە چۆلاییەک بدزرێ لەوەرەوەی پاسەوانی نیە بەڵام دەبێت بە پێی یاسا هەموو شوێنەوارەکان هەر وەکو دکتۆرێک چەند گردی وەکو ئەم ماڵەی میری گەورەی سۆرانت بینی ئاوا ئەڵەی ڕێوی گورگ لە یاوە کونکون کرابوو هەموو شوێنەوار ناسەکانی کوردستان بەو شێوەیەن ئەمن داخلە گردێکی چۆڵەوانی ناخۆم بەڵام قەڵای هەولێر وێران دەبێ گەڕەکە کە لە پوریەکانی هەولێر وێران دەبێ بۆی نەتواندراوە لە ڕووی ئیسtisماریەوە سوودی لێ ببینێت چەندی ئەوانەی داعش لە مووسڵ وێرانیان کرد ئاسەواری ئێمە بوون ئەوانەی کە داعش وێرانی کرد لە بەرەوەی سنووری مووسڵ پێشتر قەزای ئاکرێ و بەردەڕەش و سنوورێکی یەکزار فراوانی کوردنشین بوو بە پێی پێشتر یاسای عراقیش دەبا شوێنەوارە دۆزراوەکان بگەڕێنەوە مۆزەخانەی شارەکان نیوەی شوێنەوارەکانی مۆزەخانەی مووسڵ تایبەت بوون بە هەرێمی کوردستان و ناوچە کوردیەکان ئەمەش هۆکارێک بوو کە داعش جگە لە داگیرکردن و وێرانکاری بەڵام هۆکارێکی دیشی شارستانیەتی بوو کە بە دزینی ئەو پارچە گرنگانە بوو. دکتۆر سەلاحەدین پێشبینیەکەی چەند هەزار یا چەند ملیۆن سەردانی کرد لە دنیای عەرەبی و عێراق و کوردستانەوە سەردانی شانە دەرزێت بکە ئەگەر بیهێننەوە بۆ هەولێر. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە وەڵاهی نازانین لەکوێوە دەست پێ بکەین لە بەرێ معانەتەکانەوەندە زۆرن بەڕاستی نازانین پرژێ سەرکامیان بەڵام ئەگەر ئەوەی بزنس کە کاری لەسەر بکرێ و چاوی دەرەوە بێتەوە دەتوانین لەسەر دین بوار کاری لەسەر بکرێ هەم لایەنە نەتەوەی نیشتیمانیەکە هەم لایەنی داهاتیش پەیدا بکاتن بۆ ئەو وڵاتەی و بتوانێ هەر لەو داهاتەشەوە پارەی پۆلیسی مەسەرن پاسەوانی شوێنەواری دابین بکرێ مۆزەخان دروست بکرێ مەسەرن بۆ مافیەوەمان هەیە ئەوانەی ئەمریکاش بێنینەوە نۆدانەکە واللهی بە پێی یاسا لە پسپۆری بۆمان هەیە داوای بکەین بەڵێ بە پێی یاسا عفونکە بمبورەتخوا کاگتۆر پێشتر ڕێکەوتنی کۆن جیاواز بوو چکە ئەو شوێنەوارەی ئەدۆزرانەوە نیوە بە نیوە دابش دەکرا بەڵام ئەوەی ئێستا هەمووی دەبێت بێت چوار کە لە سەری ترمان بنەوە گەروابە ئێستا بە پێی یاسا تەزبیت کراوە لە یاسای خۆشمان ئەرکی بەڕوبەراتی گشتی کە خاڵەکانی دانراوەیەکە لە ئەرکەکانی ئەوەیە تاسە وەفدێک چووە بۆ ئەمریکا بڵێ کاکە گیانم کە لە سەرانم بنەوە ئەم جەستیان بنەوە احتیمالی هەبوو قناعیان بکە بەڵێ هەرێمی کوردستان دەتوانێت بە پێی ئەم یاسایە لە ڕێگەی دەسەڵاتی اتحادیەوە لە ڕێگای عێراقەوە داوا لە وڵاتانە بکە کە شوێنەوەرەکانی هەرێمی کوردستانی لێ بگەڕێن تا ئێستا راپۆرتێک گیراوە بە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان وەکو ڕەمزی ئەم وڵاتە ئەڕاتە هەموو وڵاتەکانی دنیا زۆر ئەگەر داوای لێ بکرێ ناتوانێت مفاوەزە بکە بۆ هێنانەوەی هەر پارچێکی دزراومە لەبەرەوەی دەسەڵاتی هەیە سەرۆکی باڵاترین دەسەڵاتی هەرێمی کوردستانە بەپێی ئەم یاسا دەتوانێت لە ڕێگەی دەسەڵاتە اتحادیەکانەوە داوا لە هەموو وڵاتانە بکە کە شوێنەوەرەکانی هەرێمی کوردستان لێ بگەڕێنەوە. طبعا هەر بە نسبەت شانە دەرەگەر شانە دەبن ئەمە گرنگە بۆ جەنابی سەرۆک نێچیروان بارزانی چ پێشنیارێکە هەیە وەکو شوێنەوار ناس وەکو مێژوو ناسێک کە جەنابیان لەم مەجالەشدا ڕۆڵی خۆی ببینێت. والله حتمما جەنابیان لەسەر ئاستی دیبلۆماسی لە وڵاتانە پێگەی خۆی دیارەوە لینچی پەیوەندی زۆر فراوانە دەکرێت ئیش لەسەر بکرێتن زۆر بە ئەوەیش لەگەڵ ئەوە بدە بیانە بە تایبەتی ئەو وڵاتانی بە تایبەت کە کەلوپەلی کوردستانی لێە لەگەڵ ئەوانە قسە بکرێتن لەو بڕوایەدام تا ڕادەچی زۆر ئیسیجابە یعنی هەبیتن بەرامبەر لە فەڕەنسا ئاسەوارمان زۆرە لە فەڕەنسا هەیە لە لەندەن هەیە ئەگەر هەڵە نەبوون لە میترۆپۆلیتان هەیە لەوەی ئەمریکای کاگتۆر جەماعەت لە ئەمریکا چەند ئێسکە پەیکەرمان هەیە نۆدانە هەر دەدانەکەی لێ بتن بەڵێ طبعا من ئەگەر بموێ لەسەر لایەنە شکە قسەی بکەم لەوەی بچی حەزەکەم لەگەڵ بارکەریش گوێی لێتانە چ قەلەقی و چ پرسیارێکتان هەیە ئیتر من حەزەکەم بەڕێز بارکەر ئەم توێژەرانەی کورد بزانم چه پرسیارێکیان هەیە کە زانیاری سنوورداری من درکی نەکردووە با گفتوگۆی تۆ ئەمان بێت. پرسیاری زانستی ئەوەیە تا ئێستا
ئەوان گەشتونەتە نەتیجەی ڕاڵفسۆڵکییان هێشتا هەر لەسەرەوەن چکە ڕاڵفسۆڵکی زیاتر لە 14 متر هەڵکۆڵینی کردو لە وەشکەوتە. با وەڵامەکەت دەستگیر بێ فەرموو بەڕێزبار کرد. ئایا ئێمە زیاتر یان کەمتر لە سلۆکی شتمان دۆزیوەتەوە؟ سلۆکی چاڵێکی گەورەی هەڵکەندووە. ئەوە وەڵامەکەیە. ئەو هەڵکۆڵینێکی زۆری کردووە. سلۆکی 14 متری هەڵکەندووە. ئەوە جۆرێکی شوێنەوارناسیە کە ئێمە ئێستا ناتوانین بیکەین چونکە ئێمە دەبێت زۆر شێوازی زانستی بەکاربێنین. بۆیە ئێمە هەڵکۆڵینەکەمان بچووکە و نزیکەی 10 مترە. ئەم حەزەڕەتان ئایا پرسیار ئەو لە ساڵی 50 لەگەڵیشدا چاڵەکەی سلۆکی هەیە. ئێمە زۆر شێوازی جیاوازی شوێنەوارناسیمان دۆزیوەتەوە. ئەوە دروست نییە کە بڵێیت ئەوە یان ئەم زۆری دۆزیەوە. ئەو چاڵێکی زۆر گەورەی هەڵکەندووە و ئێمە شتی زۆر سەنجڕاکێشمان دۆزیوەتەوە. ئێمە بە زۆر زانستەوە کە لە سەردەمی سلۆکیدا نەبوون لە چاڵێکی بچووکدا بووین. ئێمە بۆ شتی ئۆرگانی گەڕاوین. هەرچیەک ئەو هەڵکۆڵیوە و دۆزیوەتەوە شتی ڕق و پتەوە. ئێمە لە ئامێرێکدا دەیان شۆین. بەڕێی من دەبێت بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار و حکوومەتی هەرێمش جەخل لەسەر و خاڵە بکاتەوە کە بۆچی لەو 10 ساڵی کارکردنی ئێوە لەگەڵ ڕاڵفسۆڵکی ئەنجامەکان جیاوازن. بۆچی دەرئەنجامی ڕاڵفسۆڵکی کە بە زۆر بە سادەیی بۆ زروفە ناخۆشەی و کاتی هەرێمی کوردستان کاری دەکرد دەرئەنجامەکانی باشترن لەو ئەنجامانی کە ئێستا لەو 10 ساڵەی کە ڕەنگە بڵێم ئەشکەوتی شانەدەر گونجاوترین و باشترین ئەشکەوتە لە ڕووی بواری ئەمنی و جوگرافی و ناوچەی سروشتەکەشی کە لەبارە بۆ کارکردن بۆ تەکنۆلۆژیە نوێنەی ئێستا کە لە وڵاتی ئێوەوە لە هاروارد کاری لەسەر دەکرێت ئەنجامەکان زۆر زۆر سادەترن لە ڕاڵفسۆڵکی. ئەنجامەکانی باشتر نین بەڵکو جیاوازن. ئەو لە ڕووبەرێکی فراواندا کاری کردووە. ئێمە ڕووبەرێکی بچووکمان هەڵکۆڵیوە بەڵام زانیاری و زانستی زۆر زۆرمان دەستکەوتووە لەسەر ئەوەی نیاندەرتاڵەکان چۆن ژیاون، ئەوان چۆن مردوون، تخمەکانیان چۆن بوون. بۆیە ئێمە لە ڕێگەی زانستی شوێنەوارناسی و هاوچەرخەوە زانستێکی زۆر فراوانمان هەیە. بۆیە ئەوە دروست نییە کە بڵێیت ئەو زۆری دۆزیوەتەوە و ئێمەکەم مان دۆزیوەتەوە یان بڵێیت ئێمە زیاترمان دۆزیوەتەوە. ئەوە پرۆسەیەکی زانستی نوێ و جەنتیکی نوێیە. ئایا ئەم ڕەنگی پێستەی کە هەڵبژێردراوە و دانراوە لەسەر کە لەسەرەکە هیچ بنەمایەکی زانستی هەیە؟ ڕاستی هەیکەلی دەموچاوەکە ناڵم بەڵام زۆر کەس ڕای وایە کەمتر لە مرۆڤی نیاندەرتاڵ دەچێ بەڵکو زیاتر لە ئەمریکان نەیتیڤ واتە ئەوەی کە بە هەندە سووریەکان ناسراوە ئەوڵەن لەوان دەچێت زیاتر. ئەوە خوێندکارانی بەشی زانکۆ لە کچ و کوڕ لێرن هەمویان سەردەلەقێن و ئەڵەن بەڕاستی لە هەندێ سوورەکان دەچێت. ئەمە عەشوایی ئەم ڕەنگی پێستە هەڵبژێردراوە یا بنەمایەکی زانستی هەیە کە نراوە بە دەموچاوی شانە دەرزێتەوە؟ ئێمەی شوێنەوارناس لە ئەشکەوتی شانەدەردا کار دەکەین و بەشداری لە مۆدێلی ڕوخسارەکەیدا ناکەین. بەڵام مۆدێلەکە بە سوود وەرگرتنی تەواو لە زانستی هاوچەرخ دروستکراوە. بەڵام ئێمە لە ڕێگەی جینەکانەوە دەزانین کە بۆ نمونە لە ئەشکەوتێکی رووسیادا کە جینەکان زۆر باش مابوونەوە خەریکین زۆر باش لە سروشتی قژ و پێستیانەوە زانیاری وەردەگرین. کەواتە ڕەنگی پێستیان وا بووە وەکو ئەوەی مۆدڵەکە بووە ڕەنگی پێستی مرۆڤی شانەدەر. پێم وایە بەڵگە فیلمەکە بڕیارێکی زۆر باشیدا لەبارەی ئەوەی کە لە لایەنی ڕنگ و پێست و قژیانەوە و لە هەمووشیان گرنگتر لەبارەی ڕەفتاریانەوە چۆن نیاندەرتاڵەکان پیشان بدات.
لە بەڵگە فیلمەکەدا ژنێکی مرۆڤی هۆشمەند و ژنێکی نیاندەرتاڵ دەبینرێن کە باسی کێشەکانی پەیوەندەکانیان دەکەن ئایا تند و تیژانن یان نەخێر. اینجا لە بەڵگە فیلمەکەدا دەبینین کە پەیوەندیەکە تند و تیژانەیە و ژنە هۆشمەندەکە خواردنی پێشکەش دەکات. ئەگەر تەماشای بەڵگە فیلمەکە بکەیت مرۆڤی هۆشمەندی ئەفریقیایی پیشان دەدات. ئەوان تند و تیژتر بوون؟ And if you think of the film, they show the modern human looking rather African. وەڵامەکە چییە؟ میهرەبان بوون ئەوان؟ بۆ نمونە بە پێی لێکۆڵینەوەیەک مرۆڤ نیاندەرتاڵەکانی ئۆکرانیا گۆشتی مرۆڤیان خواردووە دێو ئاسا ژیاون تند و تیژ بوون. تەنانەت ئەوەی لێیان بەجێماوە هەمووی پارچەی بچووک بچووکە یەکتریان هەلا کردووە بەدان. ئایا کە لای لە کوردستان بە ساغی ئەدۆزرێنەوە دلیلی ئەوەیە کە میهرەبان بوون، دلیلی ئەوەیە کە کۆمەڵایەتی بوون؟ ئەو ئەشکەوتەی باسی دەکەیت کراپینایە لە کڕواتیا و دەکرێت کەسی دڕندەشیان تێدا بوو بێت. دڕندەی مانای توندوتیژی ناگەیەنێت. نانا پرسیارم کرد حکومم نایە بەڕێزبار کرد پرسیارم کرد وەرگێڕەکەی وادارم بەس ئەوەندە ئایا میهرەبان بوون یا توندوتیژ؟ من دەڵێم دڕندەی مانای توندوتیژی ناگەیەنێت. وەک لە بەڵگە فیلمەکەدا هەیە دەکرێت جۆرێک لە ڕێزیان لە مردووەکانیان گرتبێت. لە ئەشکەوتی شانەدەردا دڕندەیمان نییە، بەڵکو بەڵگەمان هەن کە خەڵک هاتوون و مردووەکانیان بە وریاییەوە ناشتون و بە ڕووەک دایان پۆشیون. هەروەها بەڵگەمان هەن کە نیاندەرتاڵەکان لە نزیک مردووەکانیانەوە ژیاون، هاتوونەتە ئەشکەوتەکە و ڕەنگە بۆ چەند هەفتەیەک تێیدا ژیابن. جگە لە کوردستان لە هیچ شوێنێکی تر ئاوان هێژراون بە گوڵەوە؟ نەخێر نیمانە، بەڵام یەکێک لەو شتانەی لێرە دۆزیمانەوە و دەگمەنە ئەوەیە ئەوەیە کە بە شۆردنەوەی خۆڵەکە بینیمان کە ڕووەکی سووتێنرا و ماوەتەوە کە خواردویانە. ئەوەی کە لە ئەشکەوتی شانەدەردا دۆزیمانەوە ئەوان ئاگریان کۆنتڕۆڵ کردووە و دانەوێڵە و ڕووەکیان کۆ کردووەتەوە و کردویانن بە جۆرێک لە هەویر و بەردیان لە ئاگردا گەرم کردووە و ئەو شتانەیان وەک چێشت لێناوە لە دەوری ئاگرەکە دانیشتون و پێکەوە نانیان خواردووە. ئەمە خۆی لە خۆیدا دۆزینەوەیەکی نوێی گرنگە، چونکە پێشتر خەڵک وای دەزانی کە نیاندەرتاڵان کولتورێکی کەمیان هەبووە، بەڵام ئەوەی کە لە شانەدەر دەبینین ئەوەیە کە ئەوان لە دەوری ئاگر کۆبوونەتەوە و پێکەوە نانیان خواردووە. وەک ئەوەی ئێمە دەیکەین خواردن ئەزانی کللتورە. ئەوە نمونەیەکە بۆ ئەو پرسیارەی کە پرسیت ئێمە زۆر یان کەممان دۆزیوەتەوە. ئەوە نمونەیەکە کە زانستی هاوچەرخ شتی بە تەواوی نوێ لەبارەی چۆنیەتی نیاندەرتاڵەوە پیشاندە. لێکۆڵینەوەکەمان بە شێوەی ماکرۆسکۆپی ورد ئەنجامدراوە، بۆیە ئەوە دروست نییە کە بڵێ ئێمە زۆرمان دۆزیوەتەوە یان پرۆفیسۆر سلۆکی. کەواتە ئەوەی کە تیمەکەی ئێوە کەشفی کردووە خستوێتێ ڕوو دۆزیەوە ئەوەیە کە مرۆڤی شانەدەر جۆرە شارستانیەکی تایبەتی خۆیان هەبووە، بەڵکو دێو نەبوون، پەیوەندی کۆمەڵایەتیان هەبووە، ڕەنگە هاوسەرگیریشیان کردبێ، ڕەنگە لە ڕووی تیۆلۆژی و خوداناسی و ئاینناسیەوە بیریان لە دروستبوونی گەردون و خوداش کردبێتەوە. ئەوەی ئێمە لە شانەدەر و
هەروەها شوێنەکانی دیکەی نیاندەرتاڵ لە جیهاندا دۆزی و ماونەتەوە ئەوەیە کە زیاتر لەوەی کە ئێمە زانی بوومان کولتوریان هەبووە ئەوەش لە دۆزینەوەکەی سلۆکیەوە دەستی پێکردکە گۆڵیان لەسەر مردووەکانیان داناوە و بەڵگەی یەکەم نیاندەرتاڵ کە بریندار بووە. گرنگترین جیاوازی کە ئێوەی شۆک کرد لە نێوان مرۆڤی شانەدەر لەگەڵ نیاندەرتاڵی وڵاتانی تر چییە لە ڕووی شارستانیەوە؟ نیاندەرتاڵەکان وەک ئێمە بوون و وەک ئێمەش نەبوون. هەروەها ئەو مرۆڤە هۆشمەندانەی لە شانەدەردا ژیاون لە ڕاستیدامە بەڵگەمان زۆرە لەسەرەوەن. ئێمە ناڵین کە نیاندەرتاڵی شانەدەر لە نیاندەرتاڵی شوێنەکانی دیکە جیاوازن. ئێمە دەڵێین ئەو بەڵگە زانستیانەی هەمانن بەڵگەی زۆرترمان پێدەدەن لەسەر ئەوەی نیاندەرتاڵەکان چۆن ژیاون لە ڕووی کولتوریەوە چۆن ژیاون. ئێمە ناڵین کە جیاوازن و باشتر بوون لەوانەی شوێنەکانی دیکەی جیهان ئەوەی کە ئێمە دەڵێین بەڵگەی زیاترمان هەیە کە ژیانی ئەوان چۆن بووە. لە هیچ شوێنێکی تر گوڵ لەگەڵ تەرمەکان دۆزراوەتەوە یا ئەمە تایبەتمەندی مرۆڤی شانەیەرە؟ جگە لە شانە دەرگوڵ بە ئاساوارەکانەوە دۆزراوەتەوە. ناشتن بە گوڵەوە شتێکی دەگمەنە. هەمیشە ناشتن بە گوڵەوە جێی گفتوگۆ بووە و زۆر لە شوێنەوارناسان باوەڕیان پێ نییە. پێیان وایە گوڵەکان لەسەر تەرمەکان نەنێژراون و لە ڕێگەی گیانەوەرانەوە گوازراونەتەوە. بۆیە هەر لە ساڵی 1960ەوە قسەی زۆرت لەسەرە. ئێمەش پێمان وایە وەڵامەکەمان ئەوەیە کە پێمان وانییە گوڵەکان لەسەر لاشەکان دانرابن بەو جۆرەی سلۆکی بیری کردوێتەوە. بەڵام لەلایەکی دیکەوە ئێمە پێمان وایە کە هەموو لاشەکان لەوانەیە هەموو لاشەکان هەندێک ڕوەکیان لەسەر دانرابن. ڕەنگە ئەوەش بۆ ئەوە بوو بێت ئاژەڵیان لێردوو بخرێتەوە. بۆیە ناشتن بە گوڵەوە ڕاستیەکی زانستی نییە. بەڵام ئێمە ئەوەمان دۆزیوەتەوە کە ئەوان بیریان لە مردووەکانیان کردووەتەوە و بە وریاییەوە ناشتویانە. بە هەمان شێوە ناشتویانن و سەریان بەرە و پێشەوەی ئەشکەوتەکەیە. زۆر شت هەن کە پیشانی دەدەن مردووەکان بەشێک بوون لە کولتوریا. بۆیە نابێت وا بیر بکەینەوە کە ناشتن بە گوڵەوە شتێکی تایبەتە. دەستخۆش فەرمووە. طبعاً مەسەلەی گوڵەکەی باسی هەشت زۆر گوڵی هاتیە ئاماژەی پێدا بەڕێز پرۆفیسۆر. لەو هەشت گوڵانە سێ چوار دانیان ئەگەر هەڵە نەبووم لە دەوروبەری ئەشکەوتەکەی هەیە لە سنوورەکەی سنوورە جوگرافیا نزیکەکەی بەسەوانەی دیکە بەڵێ ئەوانەی دیکە دوورن. هەندێک لەو گوڵانەش بۆ لایەنی مەسەلەن چارەسەریش بەکارهاتونکەوە برینداری تێدا هەبووە و ماوەتەوە. هەموو ئەو لایەنانە ئەکرێت لەو بابەتەیدا بوونیان هەبیتن ئەکرێ هەندێکیان. بەڵام ئەوەی مەسلەی سوتفەی یان لەگەڵ پێی مرۆڤەکان یان لەگەڵ پێی ئاژەڵەکان هادووی تا ڕادەیەکی زۆر باوەڕ پێ نەکراوە چونکە ئەومان ئاماژە پێدا تازە وتمان ئەو گوڵانە هەندێکیان یانی لەو سنوورەی نینە دوورترن. هەتا لەسەر ئەو بابەتش ینی پێشتر لە سەرچاوە مێژویەکان لە توێژنەوەکان باسی ئەوەی کرابوو کە بەردی ئۆبسیدیان کە بەردەشی ڕەشی قیڕیا لە ناوچەی تەنهاوان و کەرکووک هەیە و لەوێ دۆزرایەوە. باس لەوەی کراکە شوێنەوارناسان زۆر کار لەسەرەوەیکەن کە زۆرێک لە پەیوەندی لە نێوان ئەو ناوچە شوێنەواریە دوورانە و نزیکەکانیش بدۆزنەوە لەگەڵ ئەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش بەنمونە ئەشکەوتی مارتاریکمان هەیە بێستونمان هەیە کە لەوێش کەرستەی شوێنەواری تاخی بەردی پرسیارت بۆ سەرۆکی تیمەکە چییە؟ گرنگترین پرسیار ئێستا پرسیارەکە یەکەم بووم بوورە بەسەوەی تەواو بکەم.
لە سنووری ئەوێ لە نزیک بێخمە یعنی ئەو بەردای ئۆبسیدیان بوونی هەیە کەواتە ڕۆژ بە ڕۆژ بە لێکۆڵنەوە ئەوانەی شارەزا و ئاشنای سنوورەکەینا دەکرێت ئەو توێژنەوەی کە ئەو بیانیە بەڕێزانە ئەنجامیدەن یعنی هەندێک گۆڕانکاری بەسەرداوێت لە نمونەش ئەو گوڵانە کە بەڕێز پارکەریش قەنەعەتی بۆی هاتیە کە ئەو گوڵانە لەگەڵ پیاژەڵەکان نادوو بەڵام پرسیارەشی زۆر گرنگم هەیە ینی چۆن دەڵێ ئەوەی چۆلەکە یەک پێی وتومە شتێکم بیستووە کە شتێکی زۆر گرنگتر هەیە هەتاوەکو ئێستا ڕانەگەێنراوە لەو دۆزینەوەی کە شتی گرنگتر هەیە تاوەکو ئێستا باس نەکراوە نازانم وردەکاریان پێنەوتومە تەناوتویانە شتی گرنگتر هەیە بەڵام هیچ شتێک لە خەڵکی کوردستان و جیهان شاردراوەتەوە دۆزینەوەی گرنگتر لە دەموچاوەکە هەیە بەردەوام شتی نوێ دەدۆزینەوە و توێژینەوەی زانستیش دەنووسین پرۆسەی زانستی ئەوەیە کە توێژینەوە بنووسیت و دواتر لەلایەن دەستگا نێودەوڵەتەکانەوە تاقی بکرێنەوە هەروەها پێداچوونەوەی بۆ بکرێت بۆیە ئێمە لەو پرۆسەی شوێنەوان ناسی نوێداین کە توێژینەوە بۆ جۆرناڵە بەرزەکان بنووسین نمونەیەک لەو شتانەی دۆزیومانەتەوە کە هێشتا لە پرۆسەی بڵاوکردنەوەدا و لێکۆڵنەوەدایە ئەوەیە کە قەپاخێکی زۆر بچووکمان دۆزیوەتەوە کە لە نێوشانە دەرزێتە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە هیچ شتێکی گرنگتر لە دەموچاوەکەتان دۆزیوەتەوە و ڕاتان نەگەیاند بێ بە ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کەسێک و لە هیچ شوێنێکدا پێستی نیاندەرتاڵی نەدۆزیوەتەوە هیچ شتێکی تر کەشف کراوە دۆزراوەتەوە لەگەڵ شانە دەرزێتدا هاوزەمان بەڵام ناتانەوێ بە ڕای گشتی بڵێن نەخێر شوێنەوارناسی و زانستی هاوچەرخ بە تێکەڵاوبوونی هەمووانە هیچ شتێک بەنهێنی ناهێڵیتەوە دەمەوێت ڕوونی بکەمەوە بۆتان کە قەپاخێکی زۆر بچووکمان دۆزیوەتەوە کە چەند کونێکی بچووکی تێدایە و ئامرازی خۆپارێزیە شوێنەوارناسان لە ئەفریقیا قەپاخیان دۆزیوەتەوە کە مرۆڤی هۆشمەند 18,000 ساڵ لەمەوبەر وەک ئامرازی خۆپارێزی بەکاریان هێناوە و 18,000 ساڵ لەمەوبەریش لە مەغرب بە هەمان شێوە ئامرازی خۆپارێزی دوای سەردەمی نیاندەرتاڵمان هەبوو بۆچی ئەوە گرنگە؟ چونکە ئەوە وەک کولتورێکی هێمایی مرۆڤی هاوچەرخ دەبینرێت ئێستا ئەو توێژینەوەیە پیاداچوونەوەی بۆ دەکرێت دەستخۆش بەڕێزبار کرد با بچمە لای کاکسۆران وا بزانم کۆمنتی هە دوو بابەتمان باس کرد گرنگ بوو هەردووکیمان تەواو نەکرد بابەتی ناوەکە لێرەوە بڵین پرسیارەکە ڕاستی ئەوان بوو چکە پێیوەست نەبوو لێرەوە ڕوونکردنێرا بەڵام لای پرۆفیسەر بارکەرەوە وەڵامی نەبوو دووهەم بابەتی دزی شوێنەوە لای من زۆر گرنگە ئەم شەو باسی بکەین نازانم ئێستا باسی بکەین یا دوایەوەی لەگەڵ پرۆفیسۆر گرایەم چکە من ئاگادارم پیج هەیە بە کراوەیی ئەی بینیت خەڵک دزیەکە هەم ینی ئاوا شوێنەواردانێن وێنەدانێن ئامێری گەڕان بە ئاشکرا ئەم پەیجانە هەیە من لام سەیرە کە تاکوی ئێستا ناتوانرێ یعنی ئەو نە ئاشکرا بێ ئەو نە ئاسان بێ خەڵگە نووسێ لەسەری ئەوم دۆزیێت و ئەم شوێنە چۆنە ئەمە چۆن فرۆش بەڵێ من توانم پێیجەکە پیشانمە دواییم بێکۆ پیشان تێ یعنی ئمە هەیە ئایا کرێجام بۆ نامێ لە بابەتەکە ئەمێ بزانم ئایا ئەوە بخینە دواتر ئەو بابەتی دزیە ئەوە من حەزەکەم سوود لە دانیشتەکەمان ببینین لەگەڵ بارکەر بابینەوە سەر وەڵامت وەڵام تۆ ئەڵین ناوەکە زۆر گرنگە لای من پرسیارەکە بە دیاریکراوی ئاڕاستی خۆی بکە من جاری تر ئەواڵێمەوە ئەو ناوەی کە نانراوە شانی دەرزێت ئایا بە هەمانی بووە من تێگەم هەموو ناونانی ڕەهەندی زانستی هەیە بەڵام ڕەهەندێکی نیشتیمانیش هەیە ئەم پارچەیە هی سەرخاکی کوردستانە ئەبوایە بە بۆچوونی من ئەبوایە هەمانی بکرایە لەو ناونانە جە بزانم کۆمنتی ئەو چیە من حەزەکەم لە داهاتوە زۆر بەجددی وەربگرن
ئێمە لەبەر هۆکاری زانستی ناوماننا شانەدەرزیەت چونکە شانەدەر بۆ کوردستان گرنگە و کۆمەڵگەی زانستی نێودەوڵەتی بەهۆی ئەو بەڵگە فیلمەوە ئێستا زیاتر سەیری کوردستان دەکات. ئێمە لە چوارچێوەی ئەو جیهانە زانستیەدا کار دەکەین. هەر شتێک ئێمە لی دەکۆڵینەوە دەچێت بۆ بریتانیا و لەوێش لی دەکۆڵنەوە و دەگەڕێتەوە بۆ ئێرە. ئەمە شوێنەواری من نییە و شوێنەواری کامبرج نییە، شوێنەواری کوردستانە. بۆ لێکۆڵینەوەی زانستی دەچێت بۆ شوێنی دیکە و دەگەڕێتەوە بۆ ئێرە. ئەو ناوە بە PTZ لەبەر هۆکاری زانستیە کە ئێستا هەموو زانایان پەسەندی دەکەن. بەپێی ئەو کۆنتراکتەی لەگەڵ حکوومەتی هەرێم هەتانە. باشە. پرسیارەکەی سۆران حەمەڕەش ئەوەیە بەپێی کۆنتراکتەکە کورد ڕۆڵی هەیە تیمی کوردی تیمی زانستی کوردی لە ناونان لە کنە و پشکنین کۆنتراکتەکەشتان لەگەڵ حکوومەت چۆنە ئەگەر کەلوپەلێک ئەگەر کە لەسەرێک ئەگەر جەستەیەک ئەگەر مستیلەیەک ئەگەر پۆشاکێک دۆزرایەوە دوای لێکۆڵینەوە بگەڕێتەوە بۆ مۆزەخانەی کوردستان لە کۆنتراکتی فەرمیتانە ئەمە هەیە؟ بەدڵنیاییەوە گرێبەستەکان نووسراوە نابێ هیچ زانیارێک بڵاو بکرێتەوە لەلایەن تیمەکان بەدڵنیاییەوە بەڕێبەراتی معنییان بەڕێبەراتی گشتی نەبێ ولا یاساش هەیە هەمویان سابتە دەبێت لەو گرێبەستانێک کە لەگەڵیشان دەکرێت بەڵێ بەڵێ خاڵێک دەنووسرێت لە هەموو گرێبەستەکان نابێت سەربەخۆی زانیارێ بڵاوەکان ئەوە گرنگەکە جوانە دەستی حکوومەتی هەرێم خۆش بێ و دەستی شوێنەوار خۆش بێت. زۆر سپاسە دەکەم. حەزەکەم بەڕێزبار کرد هەم بۆ تۆ کۆمەڵە گەنجی کورد لێرە دانیشتون لە کچان و کوڕان بزانم گرنگترین پرسیاری ئەمان لەسەر دۆزینەوەکەی ئێوە چییە و پرسیاریان بۆ کاک سۆران حەمەڕەش و دکتۆر زەید و مامۆستا کەیفی و مامۆستا سەلاحەدین چییە؟ ئەم خاتوونە بەڕێزە. لە سەرەتادا زۆر سپاسی بەڕێستان دەکەم. بۆ بارکەر چه پرسیارێکت هەیە؟ پرسیارەکانی مارستایی مامۆستاکان و دکتۆرەکان دەکەم. زەرەتا زۆر سپاسان دەکەم بۆ خستنە ڕۆی ئەم بابەت و توێژە هەستیارەکە ئێستا بەس و خۆسێکی زۆری لە نێو کۆمەڵگەدا هەیە بەتایبەتی دوای لکاندنی پارچە کە لەسەری نازانم ناوێ بنێم خاتوزێت باس و خۆسێکی زۆری لەسرە. دوو پرسیارم هەیە بۆ بەڕێوبەری شوێنەوارەکان بەڕێز کەیفی ئەگەر وەڵام بدەیتەوە. یەکەمیان ئایا شوێنەوارەکانی کوردستان لە ڕووی گرنگیەوە ئەو گرنگێکی هەیەە تا چەند تۆنراوە بپارێزرێت و لە پارێزتن چ کارێکیان بوو کراوە و هەروەها پرسیاری دوامم باسی ئەوەت کرد کە نزیکەی 5 ساڵی تر بەم شێوەیە لاوانەکەلی کە لە سەری خاتوزێت بگەڕێنێتەوە بە کوردستان ئایا تەنها هەوڵی گەڕاندنەوەی کە لە سەری خاتوزێت دەدەن یاخۆت ئەو پارچە شوێنەوەرانەی تری کوردستان کە کوردستان خاوەنیەتی بەڵام لە خاکی کوردستان دانین و زۆر سپاس. مەبەستە ئەوانەی بەغا و مۆسڵیشە هەموو ناوچەکان فەرموو دەستخۆش دەربارەی پارێزگاریکردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور ئەوە یەکێکە لە ئەرکە سەرچەکانی ئێمە کە ئێمە بەردەوام کار لەسەر پارێزگاریکردن لە سەردەم پێگە شوێنەواریەکان دەکەین کە لە هەرێمی کوردستانن. یعنی هەتا لە یاساکەشدا هاتووە ئەو شوێنەواریەی کە تۆمار کرابێ یا تۆمار نەکرابێت لە کاتێکدا شوێنێک ئەگەر بەهۆی هۆکارێکی سروشتی بێ یا بەهۆی ئەنجامدانی پرۆژەیەک بەیان لە ئەنجامی کاری هاوڵاتیەک بێ لە هەر شوێنێک شوێنەواری بەدەرکەوێ بەپێی راپۆرتێکی تایبەت کە پسپۆران لە بواری شوێنەوار بڕیاری لەسدن کام شوێنەوارە بە شوێنەوار ئاماژە حساب دەکرێت. بەڵام نابێ ئێمە لە بیرمان بچێت یعنی شوێنە لە هەرێمی کوردستان ئێستا شوێنەوار لە هەرێمی کوردستان لە ڕووی ئیداریەوە کەوتۆتە سەر سیستەمێک و بەپێی ئەو سیستەمە یاسایی و ئیداریە ئیش دەکات و خۆشتان دەبین ئەوڕۆ ئێمە ئەو لەکە لە شانەدە دانیشتن ئەمە بەرهەمی کاری شوێنەواری و پلان و بەرنامی شوێنەواریە. بەڵێ فەرموو.
سەرەتا بەنای خۆی گەورە میرەبان مقتابی ماهەنجاوت عادلم قوتابی بەشی میژوم لە زانکۆی سۆرانەوە بە خێراتنی بەڕێستان دەکەم و هەروە سوپاسی بەرنامەی ڕانج دەکەم کەم دەرفەتەی بۆ ئێمە قۆستەوە کە بتوانین لە نێزیکەوە گفتوگۆ لەسەرم بابەتەوە بکەینەوە. پرسیاری یەکەمم بۆ بەڕێستانە بۆ بەڕێبەرەتی گشتی شوێنەواری کوردستانە ئایا چۆن دەکرێت بۆ ماوەی 24 ساڵ ئێوە یەک بۆ دوت پسپۆری بەتواناتە نەتوانێت دروست بکەن کە کار لەسەر ئەم شوێنانە بکەن نەک تەنها کارکردن دەزانین کە کار دەکەن لە پاڵ تیمە بیانیەکان بەڵام خاڵە جەوهریەکە ئەوەیدا ئایا چۆن نەتوانرایە کەسایەتیە پسپۆرێک بەتوانێت دروست بکرێت کە سەرکردایەتی تەواوی دروستی نەکەین کەواتە شوێنەوارمان بەدەست خۆمانەوە نییە. بەڵێ کەواتە ناوی خۆ ئەمە بەستم بە کەم ڕاگررتنی ئیشەکانی بارکەر و ئەو تیمە بریتانیە نیە یا ڕەبی ماڵتان ناوە بێ و دەستان خۆش بێ بەڵام ڕاستی ئەوان ناوی لێ دەنێن بۆت ئەوان معنای دەدەنێ بۆت میدیای ئەوان باسی دەکا ئەوان ئینڤستێکەن تۆ پلە دووی کە خاوەنیت لەبەرەوە پرسیارەکەت پرسیارێکی گرنگە. بەڵێ فەرموو. ئێمە نەمانگوتوە ئێستا ئەمە پسپۆرمانە لە بواری شوێنەوار بەڵکو ئەمە من بیرم دێ لە 2010 لە بەڕێبەراتی شوێنەواری هەرێمی کوردستان یەک ماستەریشمان نەبوو بەڵام ئێستا چوار ماستەرمان هەیە و هەر ناو بەڕێبەراتی گشتی بێزگە لە بەڕێبەراتەکانی دیکە چوار دکتۆراشمان هەیە. وەکو باسم کرد بابەتی شوێنەوار بە تەنها ئەوە نییە مە پسپۆرمانەوێت بەڵکو پێویستمان بە تاقیگای پێشکەوتو هەیە و پێویستمان بە تەکنۆلۆژیا پێشکەوتو هەیە لەو بوارە. ئێمە ئەوەمان کردووە بەڵام ئێمە لە بەرامبەر شتێکین هەتا ئێستا بابەتی شوێنەوار لەلایەن حکوومەتەوە لە کابینە یەک لە دوایەکان نەبووە ئەجندا و بەرنامەی پلەیەکی شوێنەوار بەرنامەی حکوومەت بەم هەموو شوێنەوارەوە مدیریەت دەرەقەتی یادیا بێ دەستە بێت. بەخۆی بێگومان ئێمە من باسی ئەوە بکەم تاوەکو کابینەی نۆ ساڵی 2019 بەڕێبەراتی گشتی شوێنەواری هەرێمی کوردستان و هەتا ئێستاش لە خانوێکی کرێدایە ئەمە یەکە دەستگایکی سیادیە کە پێویستە ڕاستەوخۆ سەر بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکی هەرێمی کوردستانەوە باە بۆ ئەوەی بتوانێت لە کاتی پێویست بڕیاری پێویست بدات. دوو لایەنی دارایی زۆر گرنگە ئێوە من ئێستا هاتمە ئێرە حەزەکەم بزانن یعنی سیارەکەم سیارەی بەڕێوەبەرگی شوێنەواری هەرێمی کوردستان لە زاخۆ هەتا دەگاتە گەرمیان و ئێمە سەدا 46 هەرێمی کوردستانمان ڕووپێوی شوێنەواری کردووە سیارەیەکمان هەیە 2006 مدیری بەڕێ کردە بەڵام بەڕێوەبەراتی گشتیمان هەیە لە ناو هەولێری پایتەخت و لە پارێزگاکانێکە کە تەنها بۆ بەڕێوەبەرگشتەکان و بڵێم ڕاوێژ کارەکان تەنها بۆ ماڵەوە بۆ ناو دائیرەیە ئەمە یعنی قسەمان لەسەر چیە قسەمان لەسەر ئێمە ئەو شتانە کە کردومانە وەکو سەربازێکی ون و شۆڕشێکی نوێمان لە بواری شوێنەوار دەست پێ کردووە و پێویستە ئەوانەی کە لە نزیکەوە لەگەڵ ئێمەدا بن ئەگەر خاتو زێت حاڵی شوێنەوار بزانێ لە کوردستان لەوانەیە بڵێ نامەوە ئەو هەر دێتەوە چکە وڵات خۆی پێخۆشتۆش ئەوە و ئێمە پلانیشمان هەیە بۆ بابەتەوە ئەو شتانێکە کردومانە یەک سیارە 5 بەڕێوەبەراتیتان بەڕێ کردووە 5 بەڕێوەبەری بەڕێ کردووە نەک 5 بەڕێوەبەری گشتی ینی بەڕێوەبەر و بەڕێوەبەری گشتی بەڕێ کردووە ناگات ینی پێت ناگات ئێرەگە بشی هێنی ئەگە زستان بێ دەبێت هەر چار زامەکەی دابخەی و ئەگەرش هاوینش بێ دەبێت هەر چار زامەکانی دابخەی تەبری دەکەشی باش نییە مەبەستم چییە مەبەستم ئەوەی ئەمە لە ڕووی کەشتێکی زۆر ئاساییە من ئێستا پێویستم بە تاقیگەیشی زۆر گەورەیە کە بتوانم فەحسی ڕۆچی بکەم فەحسی ئێسک بکەم فەحسی بەکتریۆلۆجی بکەم فەحسی کیمیاوی بکەم باشە و هەروەها فەحسی پوتەری بکەم ئێمە بە پێتان بڵێم یعنی بۆ ئەوەی بزانن ئێمە چیمان کردووە و پێم خۆشە خەڵکێکی بە ویزان بێ ئێستا ئێمە لەگەڵ ئیفپۆی فەڕەنسی تاقیگایەکمان داناوە بۆ پۆلێنکردنی کرۆنۆلۆجی هەرێمی کوردستان لە ئەساسی پوتەری و بۆ ماوەی 9 ساڵ ئیتفاقمان کردووە و کادیری خۆمان پێدەگەیەنین دوای تەوابوونی کاتەکە و پێگەیاندنی کادیرەکان لەو مەسەن بە تەواوی تاقیگەکە بە پسپۆرەکان و بۆ ئێمە دەگەڕێتەوە کاری شوێنەواری خۆتان دەزانن من باسم کرد یعنی ئەگەر تۆ بێی خۆت لەگەڵ زانکۆی کامبرج و هاروارد و زانکۆکانی کەی وەکو ئەڵمانیا تو بگن و ئەو زانکۆی ئودینە ئەوانە بەراوردکەی بەڕاستی یعنی ئەمە کارساتێکە ئەمانیش باوەڕکە ئەو تیمەی کەێستا ئەوەی گرایم بارکەر کە پرۆفسۆر گرایم بارکە ئیشان لەگەر دەکات لە بەلفستن لە هارواردن لە لیڤەرپولن لە ئەمریکان واروەها لە زۆر شوێنکانی تیمی ئینتەرنەشنال ئەوە نیە ینی مەسەن کورد بێت تیمێکی پرۆفیشنال
کامل لای خۆی دروستکە بێکاری شوێنەواری بکە بەڵام ئێمە دەکرێت ئێستا ئێمە دەتوانین خۆمان و پێم خۆشە ئەو شتان پێڵێن کاکە ڕەنجیان ئێمە چەندین هەڵکۆڵینی ئینقازی لە ساڵی پار کە هەڵکۆڵینی بەپەلە بووە و پێویست بۆ شوێنەکان لە خودی شارەکەی ئێوە ئەم کارە نەکراوە و شوێنەوار ناسەکانی خۆمان کردویانەوە زۆر سەرکەوتوانش بوون بەڕێز بارکەر ئەمەخوا حافیزی لە جەنابەت بکەم لەبەرەی زۆر ماندوم کردی بەڕاستی ئێمە لە کوردستان زۆر دڵمان بە توێژینەوەکە و کنەوە پشکنینەکان و دۆزینەوەکانی ئێوە خۆشە سوپاس بۆ بوونتان وەکو زانستخوازان وەکو گەورە پرۆفسۆرێکی جیهانی کە سەرۆکاتی و تیمەت کردووە دەستخۆشیت لە یەکەین سوپاسیش کە لەگەڵمان بووی کارەکەتان نەک بەس بۆ ئێمەی کورد بۆ مرۆڤایەتی کارێکی مەزن و گەورە بوو بەڵێ هاوڕام کە لە هەرێمی کوردستان شوێنەوار ناسی بەباشی پارەی بۆ تەرخان ناکرێت شوێنەوار ناسان لە دۆخی سەختدا دەژین و من پێم وایە من و بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێمی کوردستان هیوادارین هەردووکمان کە ئەو بەڵگە فیلمە گەنجانی کورد هان بدات ڕوو لە شوێنەوار ناسی بکەن باشترین شت بۆ داهاتووی شوێنەوار ناسی کوردی ئەوەیە کە هەرزەکاران و ئەوانەی دەچنە زانکۆکان هەر تەنیا بیر لە ژمێریاری و بازرگانی و پیشەسازی و ئەندازیاری نەکەنەوە بەڵکو بیانەوێ شوێنەوار ناسی بخوێنن چونکە دەتوانن لەم بەڵگە فیلمەدا ببینن کە شوێنەوار ناسی چەندە گرنگە ئەمە هیوای ئێمەیە و ڕاستیەکەی باشە کە ئێوە ئەم بەنامەیەتان هەیە باشە سپاس قوربانت دووبارە دەست خۆش کاک بارکەری خۆشەویست زۆر سپاس دەکەم خوا حافیز فەرموو برای شیرینم سلااو دکتۆر زۆر بە خێربەی من قوتابی ساڵا ڕەشید قوتابی زانکۆی سۆران لە بەشی مێژوو لەسەر تا قسەکارندا باس لەوە کردکەوە کۆمەڵێک پەیکەر و کە لەسەرکەوە لە کوردستانەوە براونەتە دەرەوە بەڵام تا ئێستا نەهاتونێتەوە ئێوە تا ئێستا تیتان کردو بۆ ئەو شوێنە بۆ تا ئێستا ئێوە ئەو ئامادەیەتان تێدا نییە شوێنێک لە هەرێمی کوردستان دروستکەن بۆ پاراستنی ئەو پەیکەرە و ئەو کە لە سەرانەکە پێویستە ئێمە وەکو خۆمان شاناسی پێوە بکەین چ پێویستەکەواتە خەڵکی کوردستان بۆ دیتنی ئەو شتانە بچی سێرج بکات لە گوگڵ بۆ بە چاوی خۆمان نەچین تەماشا ئەو شتانە بکەین و لە قسەکانتدا باس لەوە کرد گوتێت پەیکەری خاتوزێت 5 ساڵی پێویستە بۆ ئەوی بگەڕێتەوە بەڵام من هەست دەکەم پەیکەری خاتوزێت هەروەکو پەیکەرەکانی تر ماڵاوایی هەرێمی کوردستان کردووە جارێشتر ناگەڕێتەوە بۆ ئەو هەستت هەیە تۆ لە ڕێگ عفو کاگڕەنج تۆ لە ڕێگەی کەناڵی ڕوودا و بەڵێن بە خەڵکی کوردستان ئەدەی پەیکەری خاتوزێت بگەڕێتەوە کوردستان بۆ جارێشکە پاشی 5 ساڵیت کە دەربارەی ئەوەی ئێمە شوێنمان نییە پێم خۆشە بزانی دوای ڕاپەڕین ئێمە لە هەرێمی کوردستان 2 مۆزەخانەی سەرەتاییمان هەبوو بەڵام ئێستا 5 مۆزەخانەمان هەیە و مۆزەخانەکانمان زۆر دەوڵەمەندن خەڵک لە شوێنان دێ بۆ توێژینەوە لەسەر مۆزەخانەکانی ئێمە بەڵام هێشتا ئەو مۆزەخانان لە ئاستی تموحی ئێمەدانیا و ئێمە پلانیشمان هەیە بۆ بەڵێن با خەڵکی کوردستان دەدەی لە ڕێگەی ڕووداوە دەگەڕێتەوە بەڵێ ئەمێن دڵنیام لەوە کە زێت دەگەڕێتەوە بەڵام بایەکشت بڵێم ئێمە کە ڕێکەوتنەکەمان کردووە لەگەڵ زانکۆی کامبرژی بەریتانی بە شێوەی یاسایی کردومانە و هەموو ئەو پارسانەی کە لە هەرێمی کوردستان دەبرێن لەوانەیە 5 ساڵی دیکە من لەوانەیە زووتریش بگەڕێتەوە من مەبەستم ئەوە بوو بڵێن باسی کەمیانی هەموو ئەو پارسانێک کە لە هەرێمی کوردستان دەبرێنە دەرەوە دەبێ بگەڕێنەوە مورچی هەرێمی کوردستانن و هەردوو لە ئەگەر نەگەڕێتەوە شەرتی جەزایی شەرتی جەزایی ئەمن بەتەنها لەگەڵ تیمەکە نییە بەڵکو وەزارەتی خارجیان قونسولیەکەیان لە هەولێر و هەروەها زانکۆکەیان هەموویان جەزایی چیە شەرتی جەزایی مەحاکیمەکانی هەرێمی کوردستان بەپێی مەحاکیمەکانی هەرێمی کوردستان تەعامل لەگەڵ ئەم کەیسە دەکرێت یەک پرسیاری دەروەشنین ینی خراپناوە بۆی سەلامەت بن هەمووتان خوشوێنەکەمان بەرزە بیە بەو خاتونە و دوای ئەوەش بەڕێزت فەرموو جەناب پرسیارەکەت سەرتا دەست خۆشتان دەکەم زۆر سوپاسان دەکەم من وەکو قوتابی بەشی مێژوو خەلیل نەبی پرسیارێکم بۆ دکتۆر زێدان هەیە باس لە بەشی شوێنەواری کرد باشە هۆکار چیە قوتابی بە ڕێژەیەکی زۆر کەم ڕوو لە بەشی شوێنەوار دەکەن هۆکارەکەی ئایا دوای تەواوکردنی لە زانکۆ پەیمانگاکاندا
هەلی دامەزراندنی کەمە هەلی کارکردنی کەمە یاخود گرنگی پێنادێت کەچی جگە لە مرۆڤ نیاندرتال چەندین شوێنەوار و شارستانی گرنگترمان هەیە کەوا شوێنەوارەکانیان لە کوردستان بە دیار دەکەوێتن هۆکارەکەی بۆ چ دەگەڕێنەوە ئێوە ینی هۆکاری کەمی بەشداری دەست خۆش کاخلێ تاوان ئەم وەڵامی ئەم پرسیارە کاتێکی باشی دەبێت دەرفەتم پێ بدەن چەند هۆکارێکی گرنگکێ دەبێت بخەمە ڕوو کە بۆچی بەشەکانی شوێنەوار لە هەرێمی کوردستان بەرەو داخستن دەچن یاخود دەرچوانی ئێمە لە پۆلی 12 گەنجانی ئێمە ڕوو لە بەشی شوێنەوار ناکەن یان داخوازیان نییە ئێمە ئەگەرەکان ئەوەیە لە ڕووی کارجێڕیەوە بە گشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاری تێدا نەبووە بەڕێوەبەراتەکانی شوێنەوار ناسان تێدا دابمەزرێنێ بەڕێوەبەراتی گەورەمان هەیە لە سنوورێک لە شارێک لە هەرێمی کوردستان دوو شوێنەوار ناس یان یەک شوێنەوار ناسی هەیە کە ئیدارەی سنوورە جوگرافیەکەی خۆی دەکا بۆی ئەمە هۆکارێکە کە دەرچوان نان بۆ بەشی شوێنەوار بە هۆکاری دووهام کە بەداخەوە دەڵێم لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا بەتابەت لەو سێ زانکۆی کە شوێنەواری لێە هەلی کارکردن یاخود هەلی بازار کە ئێستا باوە لەسەر ئاستی ئەم وەزارەتانە کاری لەسەر دەکرێت کە بە دەرچوان دەڵێن بڕۆ ئەم بەشانەی کە هەلی کارت دەست بکەوێ ئێمە دەبێت لەوە تێبگەین هەلی کار جیاوازە لە زانست تۆ هەدەفێکت هەیە بۆ هەلی کار بەڵام جیاوازە دەبێت ئێمە کەسانی زانستیمان هەبێ ئامانجیان پێگەیشتنیان بۆ گەیشتنە بە زانست بۆی ببن بە شوێنەوارناسی بتوانە بۆی ببن بە مێژونووسی بتوانە ئەم دوو هۆکارانە دەبێت لەسەر ئاستی حکوومەت بە گشتی کاری لەسەر بکرێت کاغران زۆر گرنگە ئەم بابەتە بەڵام یۆڤاڵ نوهەراری ئەڵێ پێچەوانەوە تا 2050 تەنیا شوێنەوارناسەکان ئیشیان هەیە لەم پسپۆڕیانەی کە ئەمڕۆ خوێنرێ هیچی بەهۆی ئایەوە نامێنێ بە پێچەوانەوە لە حکوومەت واناڵە بەشەکان بەرەوداەوەی خۆتەزانی بۆ چوونەکانی یۆڤاڵ ئاعتیباری هەیە ئەتوانم جەنابەت وەربگرم لەگەڵ ئەو خاتونە و کۆتایی پێدێنم فەرموو گەلێک سپاش بۆ هەوێن هێژە ئەتوانی جەنابەت هەوێن خان هەستی بۆی کامێرا بتبینە عەزەتی شتەدام بم بورە گەلێک سپاش بۆ هەوێن هێژە ئەس قوتابی قەدەرنی هات ڕەشید محەممەد قۆناغی بەشی مێژووی یەکەم کە ئێوارانم پرسیارم ji hewara ev bû ku em hûsa fikirkên ku ji mêjû me re توێژینەوە هەرچەند زیاتر بن مێژوو قوڵترت بیتەوە ئایا ئەگەر ئەم نۆکەمەسان دەست پێ بکەینەوە ji توێژێ خوێرە بێژینەوە توێژێری خۆ زێدە بکەین مێژوێ خۆژ زێدە بەحەد تۆمار ناکەینەوە ئەو بەڵگەنامە نومونەیەکی بچووک دەهینمە ئەو بەڵگەنامێت و عوسمانیەکان بری پارەش وە ناگەڕێنەوە ئەگەر لێکۆڵینەوەی سەو بەڵگەنامانە بکەین دیبینین چەندان شتێت گرانبەهایت تێدا بۆمە هەبووی باشە بۆ چەم نەشین وەکو توێژێرن خۆ پارەش وە بکڕینەوە ئەو بەڵگەنامانە و بینینەوە نونەیەکی بچووکە مێژوویەک و ناگەڕێتەوە مەبەستمەوەیە بوومە بگەڕینەوە دەست خۆش کاک سۆران حەمە ڕەش وەڵامی ئەو پرسیارە بۆ جەنابەت وەڵامیەوەی کە بۆ ناگەڕێتەوە ئەو شوێنە ڕاستێکی جوانی کردوتی تا توێژینەوە زۆرتر بکەین مێژوو بەڵێ ئاگاداریە بووم خۆی ڕاستەکەی ئێمە شوێنەواری زۆر دەوڵەمەندمانەیە ئێمە ئەمڕۆ هەرباسی ئەم سەرەمانە کرد کە سەری خات و نێندەرتاڵی زێتە بەڵام ئەزانی کۆنترین هەڵکەنراو لە جیهانە لە کوردستانە لە گوندک یەکەم گەنمی چێنراو لەسەر خاکی کوردستانە سەرەتای نووسین لەسەر خاکی کوردستان ئەمانە هەمووی هین ئەمە گیان لەسەری کۆکە سەرەتای شارستانێتەکە لێرە دەستی پێ کردووە جا ئێمە ئەمڕۆ هەر ئاماژەمان بەو شتانە کردووە تۆ ئەزانی لە هەولێرە لە دووسەی پێش زایینە ئێمە دراومان هەیە پاشاکە ئێستا کە ناوی ئەبدیسەرە بە چیاکەوە پەیکەری هەیە خەڵک فیشەکی پێوە ناوە یعنی ئێمە نازانی لەکوێ باسی کە یعنی ئەو نەو شت هەیە لەویا لە بەردەم تایە کە ئێمەش باسی شتێکین لەکوێ باسیکە بڵێ هەفتەی ئایندا لەگەڵ ڕەنج لە ڕوودا و دوا پرسیار هەفتەی ئایندا تۆ میوان میت دوا قسەشەیەم بە جەنابەت و ئەوان بەزبا ئەمە وەربگرم ئەم خاتو نەخۆشەویستە دوا پرسیاری جەنابەتە فەرموو سەرەتا بە ناوی خودای گەورە و میهرەبان سپاس بۆیەوە و سپاس بۆ بەرنامێڕان من پرسیارێکم هەیە کە دەڵێت ئایا تا چەند شوێنەوەرناسان واتە ڕۆلیان پێدراواتە خودی خۆیان کا لێکۆڵینەوە شوێنەوەکان بکەن و پرسیارێکی تریشم ئەوەیە کەوتت چەندین شوێنەواری مێژووی کە لە بەغدادا هەن ئایا بۆچی ناهێنرانەوە ئایا ئێوە تا چەند هەوڵتان داوە بۆ هێنانەوە خەبەرێکی ناخۆشە پێ بڵم ئەزانی ئێستا لە هەوڵی ئەوەیان
بە یاساکەی ئێمە ئیفلیچ بکەن و تموحێکیش دروست بووە کە ئەوانەی ئێرەش داوا بکەنەوە و یاسای شوێنەواری سیادی دەربکەن وەکو نەوتەکە بڵێ نەبێ ئەمە تەسەڕفاتی پێوە بکەین لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان داوای زێتیش بکەن ئەم قسەم ڕاستیان نا دکتۆر وایە ئەوە باس بکەن چ زۆر وایان نا زۆر گرنگ طبعا ئێمە لە سەر و بەندی کارکردنمان لەسەر یاسای شوێنەوار حکوومەتی عراقی پێنی گەران بوو بەداخەوە لە ڕۆژانی ڕابردوش کۆبوونەوەیکی فراوانی کردووە بۆ ئەو یاسای عراقی هەموار بکرێتەوە ترسێکی زۆر هەیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەوە ئەوە بێ ینی بەجددی کار لەسەر بۆنیەوەت کردووە کە بیکەن بە سیادی ئیتر بیانەوە ناتوانی پاچێبەی لە شانەدەر بەپێی دەستور بەمادەی و نازانم عەبود و محەممەد بێت بەپێی دەستور بە مادەی 113 کار بکەن کە دەبێت شوێنەوار سیادی بێ لە دەست خۆیاندا بێت تیمێکی شوێنەوار ناسی بێت لە کوردستان کار بکە دەبی لە ڕێگەی ئەوانەوە بێت چونکە یەکێک لە هۆکارەکانی نەبوونی بەشەکانی شوێنەوار لە سەردەمی حکوومەتی عراقی پێشوش ئەوە بۆ بۆی خەڵکی ئێمە و کادری ئێمە شارەزای شارستانەت و مێژوی خۆی نەبێت بۆی دەبێت زۆر وریابن حکوومەتی هەرێم کار لەسەرەوە بکە ئەم یاسای ئێمە تایبەتمەندە بە پاراستنی شارستانیەتی هەرێمی کوردستان پێی دەستوریش بۆیان نییە نسخی قانونێکی هەرێم بکەن و قوانینێکن کە تعاڕ مافە دەستوریەکانمان پاراستووە کە ئەوانەی کە دڵ دەرەوەی هەرێمی کوردستانن دەبێت لە ڕێگەی هەماهەنگی لەگەڵ حکوومەتی مەرکەزی وەک نەوت گرنگە بەلاتەوە زۆر گرنگتریشە ڕەنگە ئێمە ئەگەر وڵاتانی دەوروبەر وەرگین بۆ نمونێ کورتەر یان ئوردن وەرگین یان وڵاتێکی تری وەکو مەسر وەرگین بەر لە ڕوخانی حوسنی مبارەک لە مەسر 30 ملیۆن کەس بۆ گەشتیاری سەردانی وڵاتی مەسری کردووە کە 190 بەسەروی بۆ بینینی شوێنەوارەکان بە خات و زێت و خات و زێتەکان و پارچەوارەکان بەدەیانی تر مۆزەخانەی تەنها مۆزەخانەی شارستانێتی هەولێر سەروی 20,000 پارچەی شوێنەواری لێە بەڵام هەولێر چوە بۆ مۆزەخانەی هەولێر لە سەدا 50 چوو بێت بەڵام ئێستا شوێنی 1000 پارچەشی نییە بۆ نمایشکردن ئێمە شوێنی گونجاومان لە سەدا چەندی خەڵکی سلێمانی وەکو منم پرسیارانەت لێکم مەبەستم ڕقەمی دقیق نییە بەس هەتا وەکو ئێستا میلەتی ئێمە مۆزەخانەکانی شارەکەی خۆی دیوە بووە بە کللتور لە سەدا 5 ئێمە مۆزەخانەی خۆی نەبینیوە ئێمە لەم یاساش ئاماژەمان پێکردێت ئاسی ڕۆشنبیری خەڵکی بۆ پاراستنی شوێنەوە تەسەورەکەی بۆ زێت چەند کەس بشە تەسەور دەکەم بۆ زێت زۆر بچێ ئەگەر گرنگیەکی زۆری پێبێتێت بەڵام لەگەڵ ئەوەشدانین بەداخەوە قسەیەش دەکەم دەبێ حکوومەت ئامادەکاریەکی یەکجار زۆر وریە زانستی بکات کە گەڕاندرایەوە لەکوێ دابدرێت چۆن بپارێزرێت و زەمانەتی پاراستنی بکات چونکە بەداخەوە لەناو مۆزەخانەکانیش ئەمان نییە کە یەک لەبەرەوەی تێکچوونی ئێسکە پەیکەرەکە و دووش بە هۆکاری دزینیشی دەبێت زۆر لی وەریابین لە شوێنێکی زۆر ئەمین دابدرێت و مۆزەخانەکانیشمان گونجاو نییە لە ڕووی زانستیەوە شانە دەرزێتی لێ دابدرێت پەرلەمانتارێکی پێشوو وەکو سەرۆکی پێشووی شوێنەوار ئەترسی زێت بێتەوە بدزرێ ئەترسم زێت بێتەوە بدزرێ و ئەترسم بێتەوەش شوێنێکی گونجاو نەبێت تێک بچێ ئەو ترسە مەشروعە پێم وانە چکە تا ئێستا لە مۆزەخانەکانی هەرێمی کوردستان یەک پارچەش نەدزرایێت یەک پارچەمان هەیە تێک چوو بێ لەوێ دەزانی چۆنە مۆزەخانەی هەولێر لە 2000 چەند بوو 5 بوو ئەوانە دزرا شتەکان گەڕانرانەوە ینی مەسلەی بابەتی وەڵا نازان منە و کاتە هەر لە شوێنەوە بەڵێ ئەو کەسە گیرا و جا نازانم ینی هەموو پارچەکان ناتەوە هەموو پارچەکانیش بە پێی ئەوەی کە باسی بڵێ گران بوو بەڵاو کەسە هەر پلانی دانابوو بۆ خۆی نا هەر نەشیزانی بوو ئەمە ینی کام پارچیان گران بەهای و کامیان گران بەهین هەندێک پارچەی لەوێ پارچەی فخوار و هەندێک پەیکەر و ئەوانەی پەیکەری بچووکی ئەوانەی دزی بوو ئیتر زەڵام هەیە لە مەتحەف پارچەکەی کاگرانز ئەوانەی دزی دەکەن لە دوای شوێنەوار دەگەڕێن لە من و لە جەنابش زۆر کاکڕنج ئەمە پارچەی کۆپی نابن پارچەی بێقیمەتیش نابن ئەوەی لە هەولێر دزرا بوو زۆر ئەسلی بوو بەڵێ ئەسلی بوون هەمووی ئەسلیدن لەناو مۆزەخانەی کۆپی تێدانە بەڕێوبەری مۆزەخانی سلێمانی دانیشتون چەندجار کێشەی هەڵگرتنی ینی لە چوابی پارێزن کێشیان هەیە یعنی کەلوپەلەکانیان زۆر سەر شوێنی پیشانانی سەرەتاییە خۆڵە چێتە سەری پیزە بێت یعنی ئەمە شوێنی تایبەتی هەیە مۆزەخانەکان ستاندەردیان نیە مۆزەخانە سلێمانی وتی باش نایپارێزین ئەو کەلوپەلەی لیان ناتوانە بیپارێزن ئەزانی بەس خوا بکاوەکو ئەرشیفی ڕاپەڕینەکەی لێ نەیەبی نەرانی بەڕێز
بەڕاستی هەتا ساڵی یەکەم و دووەم و سێمیش هەموو دەموچاوەکانمانە ناسیەوە ئێستا هەمووی بووە بە تەرزە نازانینەوە کێیە لە ڕاپەڕینەکە بەشدار بووەوە ساڵ لە دوای ساڵ کاڵە بێتەوە دوا قسە بۆ دکتۆر مستەفا هەر بەڕێوەبرایەتی شوێنەواری ئێرە بنمونە وەربگرە بڕۆ کەلوپەلی پاشماوەی شوێنەواری کە دۆزرایەتەوە یعنی گریان بۆ دێ مامۆستا عەبدولوەهاب کەسێکی زۆر هەر ئێرە مۆزەخانە نییە چەند لە مێژ هەر لێرە زەوی بۆ تەرخان کرا قەزای سۆران پارچە سەوارەکانی لە خانووی احتیادیە لە خانووی احتیادی لە ناو بەڕێوەبەراتی شوێنەواری شتی گران بەهای ئەم ناوچێشن زۆریش ناوچەی شانەدەر بەڵێ کاتی خۆی باشە بینەرانی بەڕێز بەڕاستی ئەوە ڕێزی شوێنەوارە لە وڵاتە بەپێی قسەی مامۆستایەکی مێژوو شانەدەر لە سۆرانە پارچە ئاسەوارەکانی کە کنە و پشکنین دەرکراوە بۆی خۆمان دۆزی ومانەتەوە لە خانووی احتیادیدا و ئەمێ پێشتان بڵێم بەڕێوەبەری گشتی ئەڵێ تا ئێستا بەڕێوەبەراتی گشتی ئاسەوار خۆی کرێت چییە ئیتر نازانم ئایا خاتوو زێت بێتەوە بیخێنە خانووی کرێوە خواحافیز